بەناوی خۆی بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان محەممەد هاتینەوە خزمەتان دەخوازیم کە ئەمڕۆژ بورگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس زانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئازان لە یەکەم ڕۆژی هاوین سڵاوتان لێ بێ دەکەین هاوینی ئەم ساڵ زیاد لە پێویست گەرم نەبێ و تۆزێک فێنک بێتەوە دڵ و دەرونی هاوڵاتیانی بەژمەینەتی کوردستان بەو هەموو ناڕەحەتی و سەرێشە و کێشە هەیەە گەرمای تااقەت فڕوکێنی کوردستانی زیاد لەوە هاوڵاتیان و هاونیشتیمانیانمان بێزار نەکات لە هەر پێیەک هەن لێرە و لەوێ سڵاوتان لێبێت لەگەڵ هاوکارم دانیار کۆمەڵی بورگە و بابەتمان بۆ ئامادەکردوون بە هاوکاری هاوکارانم لە پەیام لەگەڵمان بمێنەوە تا کۆتایی پرۆگرام. وڵازان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە کەسایەتێک دەکەین باز لە پاڵەوانێکی ژیانمان دەکەین کە ئەویش باوکە. باوک کۆڵەکەی هەموو خێزانێکە بزانین باوکیە و دەوری چێ لە خێزاندا و هەروەها ئەو پاڵنەرە دەرونیە بەهێزەی کە باوک دەیبەخشێت بە خێزان لە چیەوە سەرچاوە دەگرێت و لەگەڵیشیدا باز لەوە دەکەین کە ئەرک و مافی باوکان چییە لەسەر خێزانەکانیان لەسەر منداڵەکانیان. لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە فستیڤاڵی باڵاپۆشی دەکەین کە چەند ڕۆژی ڕابردوو لە دەڤەری پشدەر فستیڤاڵی باڵاپۆشی شکۆی باڵاپۆشی لەلایەن سنتەری پەرەپێدانی لاوان وەروها بە هاوکاری ڕێکخراوی قوتابیانی پشدەر و لەگەڵ هاوکاری مەڵبەندی پێنجی پشدەر فستیڤاڵێکی باڵاپۆشی ڕێکخرا بزانین چۆن ئەم فستیڤاڵە ڕێکخرا و پلانی داهاتویان چییە و چەند بەشدار بوو لەو فستیڤاڵە ئامادە بوون. وەڵای ئایزان دەستپێکیش دەچنی لای پێشبینیەکانی کەشوهای شار و شارەشەکانی هەرێمی کوردستان. ئەو پاڵەوانی ژیانی منە تەنانە دەگەر هیچ مەدالیایەک لە ملیدا نەبێت تەنانە دەگەر هیچ کەسێکیش لە پاڵەوانەتەکەی بە ئاگا نەبێت پاڵەوانێک کە هیچ کات هیلاک نابێت پاڵەوانێک ئەیدۆڕێنێت بۆ ئەوەی من بیبەمەوە ئەو پاڵەوانی ژیانی منە پاڵەوانێک ڕۆژ و مانگ و ساڵ ناناسێت پاڵەوانێک لە قورسترین ڕۆژەکانی ژیانماندا لەلامان بوو هیچ کات پشتی بەرنەداین پاڵەوانێک کە ئاواتەکانی بۆتە ئاواتەکانی من ئەو پاڵەوانی ژیانی منە پاڵەوانێک کە کەوتنەکانم ئەو شەکەت دەکات سەرکەوتنەکانم هیلاکی ژیان لە لەشی دەردەکات باوکم پاڵەوانی ژیانی منە تەنانە دەگەر بەهەشتیش لەژێر پێدانەوێت بەڵازان لەم تەورێماندا باز لە پاڵەوانی ژیانمان دەکەین ئەویش باوکە بزانین باوک کێوە باوک چ دەورێکی هەیە لەسەر ئەو کاریگەریە دەرونیە باشی کە لەسەر خێزانەکانماندا هەیە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕەسوول ئیبراهیم دەرووناس کە لێرە میوانی بەرنامەکەماندا مامۆستا زۆر بەخێربێن. زۆر بەخێربێن. سڵای خۆی گەورەتان لەوێ سوپاستان. خوا بەخێربێن زۆر سپاس. مامۆستا ئەگەر سەرەتا باز لە باوکین کە خۆشت باوکی هەستی باوکایەتی چۆنەوە پێناسەیەکی باوکین. سەرەتا بەنای خۆی گەورە زۆر سپاس بۆ ئەو میوانداریە دیارە هەر کەسێک کە تەجروبەی
شتێک دەکات پسپۆرێک دەکات ئیشێک دەکات کارێک دەکات زیاتر ئەحساسی ئەو کارە وەردەگرێت بە سفەتیەوەی کە ئێمەش باوکین و سواز بەخوای گەورە کە باوکیش لە ژیاندا ماوە یعنی باوکی خۆمان زیاتر ئەو تەجروبەیە لە ناو ناخ و هەستی ئێمەدا وجودی هەیە دیارە باوک لە ناو هەموو کۆمەلگایەکدا واتە کۆمەلگاکان بە شێوەیەکی گشتی لە کۆمەڵێک دەستگا پێک دێن و بچووکترینیان لە ڕووی قەبارەوە خێزانە خێزانیش دوو کارکتەری زۆر گەورە ڕۆڵتیاندا دەبینی ئەویش دایک و باوکە و هەر خێزانێکیش ئەگەر بێت و ئەو دیسپلینانە بپارێزێت کە پێویستە لەسەر خێزان جێبەجێیان بکە کۆمەلگاکەش کۆمەلگایەکی پتە و کۆمەلگایەکی دامەزراوتر دەبێت و سەرچاوەی ئەو پاراستنی دیسپلینانەش دەکەوێتە سەر شانی ئەو دوو کەسایەتیە کە ڕۆڵی گەورە دەبین کە بریتیە لە دایک و باوک لە ڕووی دەرووناسیەوە ئەگەر باوک ڕۆڵەکەی خۆی ونکە ئەو خانەوادەیە ئەو هێلانەیە ئەو خێزانە بەرەو پەرتەوازەیەکی گەورە دەڕوات باوک یعنی گەرمی ماڵ باوک یعنی ڕووناکی ماڵ باوک یعنی شنەبای ماڵ باوک یعنی ئەو دەواازەی هەمیشە کراوەیە بە ڕووی منداڵەکانی بە ڕووی خێزانی کاتێک کە کێشەکانیان لە ژیاندا ڕوبەڕوو دەبنەوە بۆیە باوک کلیلێکە هەموو دەرگاکانی کێشەی ژیانی پێدەبێتەوە بۆیە هەر کاتێک کە باوک لە ماڵدا وجودی نەبوو یان ئەو باوکە باوکێکی مردوو بوو بەڵام بە حەقیقەت زیندوو بوو بەڕاستی خێزان بەرەو کەنارێکی زۆر خراپ دەبات بەرەو ئەو هەڵدێرانە دەبات کە وردە وردە ئەو ئەندامانی کە لە ناو خێزانەکەدا و پێکێنەری خێزانەکەن جا کوڕیان کچە بە شێوەیەکی گشتی هەر یەکەیان بەرەو ئامانجێک هەنگاو دەنێن کە ئەم ئامانجە ئامانجی ئەسلی و سەرەکی نین لە ژیانی ئەو کەسایەتیانەدا بۆیە وجودی باوک و ڕۆڵی باوک زۆر گەورەیە کاتی خۆی لە یۆنانی قەدیمە لەسەر ڕۆڵی باوک اختصاصی منداڵەکانیشیان پسپۆری منداڵەکانیشان دابەشکراوە بە زمانە ئەکادیمیەکەی ئێستا لە یۆنانی قەدیمە سێ توێژ هەبووە باوکی ئەو سێ توێژە چی بووە منداڵەکانیشی دەبوو بە هەمان ئەو پیشەیە خەریک بوونایە بۆ نمونە جوندی بووایە دەبوو منداڵەکەشی بوو بە جوندی خزمەتکار بووایە دەبوو منداڵەکەشی بوو بە خزمەتکار و خانەدان و پاشا بووایە دەبوو منداڵەکانیشی بە هەمان شێوە ڕۆڵی ئەو باوکیان ببینن کە هەیان بۆ پێشتر ئەمە بەمانە ئەکادیمیەکەی و بەمانە دەروونناسیەکەی شتێکی هەڵە نییە ئێمە باسی ئەوە ناکەین بەڵام ئێستا ئەگەر لە مناڵێکی پزیشک بپرسی بڵێ حەز دەکەی ببی بەچی بەڵێ حەز دەکەم بم بە پزیشک ئەگەر لە مناڵێکی مامۆسا بپرسی بڵێ ڕۆڵە تۆ دەتەوێت ببی بەچی دەڵێ حەز دەکەم بم مامۆسا ئەگەر بۆ نمونە کەسێک بێ لە بازاڕی سیارە فرۆشتن و ئەوانە کە ئێمە وەکو مامۆستا تەجروبەمان هەیە بڵێن تۆ حەزت لە چییە دەڵێ حەزم لە سیارەیە و حەزم لێ جوانترین سیارە لە ژێرمدا بێ بۆیە پیشەی باوک و ئەو ئۆلگۆ و ئەو نمونەی کە بەرجەستەیە لە باوکدا هەمیشە منداڵەکانی بە شێوەیەکی سەرەکی چاوی لێ دەکەن و دەیانەوێ ئەو سیفەت و ڕەفتاری کە باوکێتی دووباری کاتەوە بۆیە گرنگە باوک بزانێت کە ڕۆڵی چییە لە ناو خێزاندا لە عادەتەن ئێمە 12 مۆدێلمان هەیە لە دایک و باوکایەتی بە شێوەیەکی گشتی ئەگەر باوک بۆ نمونە کەسێکی کەنارگیر بوو کەسێکی محافیزکار بوو و با دایک بۆ نمونە ڕۆڵێکی تری هەبوو منداڵەکانی چی لێ دەرەچن ئەمانە هەمووی لە ڕووی تربیەتیەوە و لە ڕووی پەروەردەیەوە ئێمە باسی ئەوە نییە ئەگینا ئەو 12 مۆدێلشمان ئینە سەر ئەو ڕۆڵانش بەڵام هەڵبەت بە دایکانی شلێمان زویر نەبن ئەمە لەبەرەوەی ڕۆژی باوکانە و هەروەها ساڵانە ڕۆژێک کۆتایی ئاخری باریشیان بۆ داناون مامۆستا ئەم ئاخری بەهاریان کردیان بە ڕۆژی باوکان بۆیە زیاتر باز لە ڕۆڵی باوکەکەین بێگومان دایکانی هاوشانی باوکان ڕۆلیان هەیە مامۆستا ئەگەر وەکو ئەو کەیسانەی دێنە لای بەڕێستان یاخود ئەو مناڵانەی کە مامەڵەیان لەگەڵ دەکەن ئەو خوێندکارانەی دوانەیان پێ دەڵێنەوە لە ئاستە جیاوازەکان لە جانکۆ لە ناوەندەکانی تری خواردتریش ئەگەر باوکێک لەناو ئەو بنەماڵەیە هەبێ لەناو خانەوادەکە هەبێ یان باوک لە ژیانە بێ و باوکێکی ئەکتیڤ بێ بەراورد بەو وانەی کەوا باوکیان ئەکتیڤ نییە یاخود لە ژیانەوە وەفاتی کرد نەماوە هەست بەو بێنازیە دەکرێت هەست بە جیاوازی پەروەردە دەکرێت هەست بە گەرم و بڕی لە نێوان ئەو دوو خوێندکاریان دوو کەسایەتیە دەکرێت
یان ئەو کاتە ڕۆڵی باوک لە کاتی بوونیا چۆن و لە کاتی نەبوونیشە ئێستا خاڵ بە خاڵ دێمە سەری باسی ئەەکەم بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە مۆدێلێکمان هەیە لە لادانی منداڵ لە ڕووی ڕفتاریەوە لادانی منداڵواتە اختلالاتی سلوک بە فارسی کە من زیاتر بۆ خوێندووە یعنی تێکچوونی کێشەی ڕفتاری منداڵ وردە وردە تووشی دزی دەبێت بۆ نمونە ئەگەر یەکێک لە سیفەتە خراپەکانی وەربگرین درۆ ئەکات وردە وردە و بۆ نمونە لەگەڵ کەسانی خراپە هەڵس و کەوت دەکات وردە وردە فێری جگەرە کێشان دەبێت وردە وردە کەنارگیر دەبێت وردە وردە وای لێ دێ کە دەستەمۆی ئەو خێزانە نەبێت بە شێوەیەکی گشتی نەتوانێت مەسەلەن لە چوار چێوەی ڕێنمایەکانی خێزان و کۆمەڵگەدا جێگەی بێتەوە بۆ پێی دەڵێن لادانی سلوک تێکچوونی سلوکی ئەو منداڵە ئەو ڕفتاری ئەو منداڵە جایەکێک لە مۆدێلەکانی کە باسی دەکات لە عیلەتەکان و لە هۆکارەکانی بریتیە لە ئیدارەی زەعیفی ماڵ خێزان سەرچاوەی ئیدارەی زەعیف و لاوازی خێزانیش لە چیەوە سەرچاوە دەگرێت باوک وەکو پێویست هەڵناسێ بە ڕۆڵەکانی خۆی ئەو ڕۆڵی کە باوکەیەتی ناتوانێت جێبەجێکا وەکو باوکایەتی بۆیە باوک کاریگەری زۆر گەورەی هەیە و نەخشی زۆر گەورەی هەیە بە تایبەتی ئەگەر بین باسی ڕۆڵی باوک بکەین خاڵی یەکەمدا ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی باوک ڕۆڵی گەورەی هەیە لەسەر گەشەی منداڵ مەبەستم گەشەی جستەیی نییە ئەوە مەفروزە باوک کە بوو بە باوک و ئەرکی پەیداکردنی بژێوی ئەو خێزانەی بکەوێتە سەرشان بەڵام کاتێک کە باوک باوکایەتی خۆی دەنوێنێ لە ڕووی دەرونیەوە ئەو منداڵە وردە وردە کەسێکی هەست بە مەسئولیت دەکات و کەسێکە دەتوانێت ئەرکەکانی خۆی بە ڕێکوپێکی جێبەجێکا و هەروەها دەتوانێت بە ڕێکوپێکی چارەسەری کێشەکانی خۆی بکات چونکە کاتێک کە باوک لە پشتی خۆیەوە دەبینێ ئەگەر کێشەیەکیش ڕوبەڕووی بێتەوە ئەو کێشەیە لەوانەیە خۆی بتوانێت چارەسەری بکات بەڵام ئەگەر نەیتوانی خەرە پەنا دەباتە بەر باوک بەڵام چ باوکێک ئەو باوکێک کە باوکێکی حەقیقیە لاوازی پەیوەندی باوک و منداڵ هەمیشە ئینسان وا لێ دەکات کە وەکو ئاماژەم پێکرد تووشی لادانی سلوکی دەکات هەر باوکێک ئەگەر نەیتوانی هەتا ئەگەر باوکێکی زیندوو بوو بەڵام باوکێکی لە حەقیقەتدا مردوو بوو ئەوە بەڕاستی ئەو منداڵە وردە وردە تووشی کۆمەڵێک گرفتی دەرونی دەبێت کۆمەڵێک لادانی ڕفتاری دەبێت کە دواتر دەبێتە بار بەسەر کۆمەڵگاوە ئەگەر بێت و سەیری ڕۆڵی باوک بکەین بە شێوەیەکی حەقیقی لە زۆر قەدیمدا باوک سالاری هەبووە ئێمە لە دەروونناسیدا ئەڵێن ئەگەر دەتەوێت مەسەلەن منداڵێکی سەرکەوتو بێت لە کۆنتترۆڵیکە بەڵام کۆنتترۆلێک بە زەبر بێت ئەو منداڵە لە ئاخریدا کەسێکی تووڕە دەرەچێت بۆیە مامەڵەکردنێکی دروست بە دروستکردنی پەیوەندێکی ئیجابی لە نێوان باوک و منداڵەکانیدا هەمیشە منداڵێکی ئاسایی و نۆرمەڵیش دەرەچێت بەڵام کاتێک کە دایک وەسواسە باوک تووڕەیە یان دایک تووڕەیە باوک بۆ نمونە زۆر تێکەڵی خەڵک نییە منداڵەکانیشی هەمان ڕفتارێک وەردەگرن کە با بڵین ئاوتپوتی بەرجەستەی ڕفتاری ڕۆژانەی ئەو دایک و باوکەیە لە توێژینەوەیەکدا دەرکەوتووە کە پەیوەندی ئاسایی نێوان باوک و منداڵ وای لێ دێ کە منداڵ هەمیشە ڕوبەڕووی کێشە سەختەکانی ژیانی ببێتەوە یعنی دەبینین کە منداڵێک لە ناو منداڵاندا دەتوانێت کێشەی ڕفیقەکانیشی چارەسەرکە و هەرزەکارێک دەتوانێت کێشەی هاوڕێکانیشی چارەسەرکە هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە کە ئەو مەهارەتەی لە باوکیەوە وەریگرتووە بۆیە کاتێک کە ئێمە دەڵێن با ئەو پەیوەندیەکی داخراو نەبێ و کۆنکرێتی نەبێ لە نێوانی باوک و منداڵدا هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە دەمانەوێت ئەم باوکە قودوەیەکی جوان بێ ئۆلگویەکی جوان بێ باوک وەک نمونە وایە وەکو قودوە وایە بەڕاستی تایبەتمەندیە کەسایەتیە بەهێزەکانی منداڵ لە باوکەوە وەردەگیرێن کاتێک کە مناڵێک ئەبینی هەست بە مەسئولیەتی زیاترە و دەرکی خراپە و باشی خۆی ئەزانێ و دەزانێت لای ڕاست و چەپی چییە و دەزانێت بۆ نمونە و کارێکە ئەنجامی دەدا هەتا وەکو دەگاتە تەمەنی 18 ساڵیش یعنی مەبەستم ئەوەیە ئیحساسی باوکایەتی کە هەیە مەسەلەن من ئێستا ئەم دەقەیە کە باوکم هەیە هەست بە وجودێکی گەورەتر دەکەم وەک لەوەی کە کەسێکم بۆ نمونە هەست بە باوکایەتی هەست بە بوونی باوکایەتی نەکەم بۆیە باوک وەکو کێوێک وایە وەکو شاخێک وایە هەمیشە پاڵپشتی منداڵەکانیەتی لەبەر ئەوەی بەڕاستی بوونی باوک وەکو قودوە وا لە منداڵەکە دەکات کە ئەو منداڵە لە ژیانیدا ئامانجی هەبێت یعنی هەمیشە کەسێک دەبێت کە ڕۆ ئەو
ئامانجە هەنگاو بنێ کە لە ژیانیدا دەتوانێت کەسێکی سەرکەوتوو بێ و هەروەها ئەو باوکێک کە لە خاڵی یەکەمیشدا باسم کرد ینی دایمە باوک وەکو جاری وا هەیە پیشەی باپیرانی ئەمڕۆنەوەکانی هەمان ئەو پیشەیە کە باپیرانی هەیە بوو هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە کە ئەمە بۆتە سەرچاوەیەکی ژیانی وە وردە ئەو پیشە و پسپۆریەی لەوە وەرگرتووە کۆ من نامەوێت باسی ئەوە بکەم اینجا پەیوەندیەکی ئیجابی نێوان باوکو و منداڵ هەمیشە پەیوەندیەکی ئیجابی ئەو کەسە لەگەڵ دەوروبەردا پەیدا دەکات چونکە ئێمە لێمان دەبێت ئەمەمان زۆر بەلاوە گرنگ بێ کەسێک کە دەتوانێت پەیوەندیەکی کۆمەڵایەتی ئیجابی دروست بکات لەگەڵ دەوروبەریدا واتە سیفەتی گونجانی هەیە ئێمە لە دەروونناسیدا بەتایبەتی لە دەروونناسی لە دروستی دەرونیە واتە سەحەی نەفسی شتێکمان هەیە کە کۆڵەکە و پایەی سحەتی ئینسانە لە ڕووی دەرونیەوە ئەویش گونجانە یەکەم جار گونجان لەگەڵ خۆت دووەم جار گونجان لەگەڵ دەوروبەر دووەم جار گونجان لەگەڵ دەوروبەرت لەسەر ئەو پەیوەندیە دروست دەبێت کە ئینسان لەگەڵ دەوروبەریدا دروستی دەکات جا دوورترین و نزیکترین کەسی کاتێک کە باوک لەگەڵ منداڵەکەیدا بە شێوەیەکی ڕێکوپێک و ئاسایی پەیوەندیەکی ئیجابی هەیە ئەو منداڵە وردە پەیوەندیەکانی لەگەڵ دەوروبەریدا ئیجابی و دروست دەکات هەمیشە منداڵ لە کاتی سەختیدا واتە لە کاتی زۆر دژواردا پەنادەبا بۆ باوکی بەڵام لە کاتی فشار و خەمۆکیدا پەنادەبا بۆ دایکی لەبەرچی لەبەرەوەی دایک سەرچاوی سۆز و حەنانە سەرچاوی خۆشەویستی و محەبەتە هەرچەندە دەیە باوکیش بەو شێوەیە بێ بەڵام من هەمیشە دەبێ ئەم باوکە کاتێک کە لەمسی منداڵەکانی دەکات منداڵەکانی لە باوەش دەگری ئەو گەرمیە لە هیچ کەسێک لەسەر ڕووی زەویدا وجودی نییە جگە لە باوک بە تایبەتی پەیوەندیەکی زۆر تایبەتی هەیە لە نێوانی باوک لەگەڵ کچەکەیدا هەرچەندە ئەم پەیوەندیە یعنی لە نێوانی کوڕ و باوک وجودی نییە چونکە لەبەر جنسی مخالیف دایمە هەز دەکە کە ئەم کەسە بە تایبەتی کچ هەز دەکات نزیکترین کەسی کە وەکو جنسی مخالیف باوکێتی بەبەستم حاڵەتە نێگەتیفەکە نییە بەڵام دەیەوێ ئەم شتە غەریزەی کە لە ناو دڵیدا ئەو منداڵەکە ڕەگەزیمێ لەگەڵ باوکیدا بەرجەستەی کا بەڵام بە شێوازێکی مەشروع مەمەستم ئەوەیە بۆیە هەمیشە باوک ئەو هەناسەی کە هەیەی ئەو گەرمی کە هەیەی ئەو کەلەمسەی کە هەیەی لە هیچ کەسێکدا بەرجەستە نابێت زۆر باشە مامۆستا ئەگەر باز لەوە بکەین ئەو هێزە دەرونیە چییە کە باوک دەیبەخشێتە منداڵەکانی و منداڵەکانی بە ئەرێنی وەری دەگرن ئەزانین چی مامۆستاییان باوک بکوتم زامنی ئەمنیەتی ژیانە یەکێک لە غەریزەکانی ئینسان بریتیە لە بەدەستێنانی ئەمنیەت ئاسایشی دەرونی ئاسایشی جەستەی من کە نەخۆش بم چیەکەم پەنا دەبم بەر پزیشک بەر پارچەیەک لە دەرمان بۆ ئەوەی ئەم ترسێکە لەسەر مەوەکو جەستەم وردە چی بێ لا بچێ بۆ نمونە من ئەگە ترسێکم هەبێ بەیانی گرفتێکم هەبێ کارێکم هەبێ کە مەترسی هەبێ لەسەر ئایندەم مەسەلەن ئیمتیحانێکە مەسەلەن کار و کاسپیەکە بازرگانیەکە ئەمانە فشاری ڕۆژانە کە دەکەوێتە سەر ئینسان ئەو منداڵە ڕۆژانە بەرەنگاربوونەوەی هەیە بەرامبەر بە فشارەکانی ڕۆژگاری ئەو نیگەرانیانەیە کە ڕووی تێدەگا تەمان ئێمە هەموو ڕۆژێ لە کۆمەڵێک کێشەدا دەژین و نەبێ بۆ نمونە من و تۆ حسابێ کێشەبی کە دانیشتوین لەوانەیە گەرمی ئێرە ئەگەر بەرز بێتەوە کێشەمان بۆ دروست بێ ساردەکەی کێشەمان بۆ دروست بێ برسێتی کێشەمان بۆ دروست دەبێ ئەمنیەت کە من دەمەوێت ئەمە ئاماژەی پێ بکەم ئینسان چۆن پێویستی بە خواردن و خۆراک هەیە ئەوەش پێویستی بە ئەمنیەت هەیە باوک لێرە زامنی پاراستن و دابینکردنی ئەمنیەتی خێزانە بە تایبەتی بۆ منداڵەکانی بە تایبەتی تر بۆ خێزانی بۆیە دەتوانین بڵێن یەکێکە لە بەرجەستەترین ڕۆڵی باوکە بریتیە لە چی بریتیە لە دابینکردنی ئەمن و ئاسایشی جەستەی وە دەرونی زۆر باشە مامۆستا بەدەر لە مناڵی شاعیری گەورەی نیشتیمانمان مامۆستا هێمەنی موکریانی دەڵێ تەمەنم 53 ساڵ بوو لە بەغدا بووم دوور لە هەموو دەشت و جوانیەکانی موکریان هەواڵیان بۆ ناردم باوکت وەفاتی کردووە دەڵێ خۆم بوومە باپیرە تەمەنم 53 ساڵ بوو لە غەریبیا بووم گەورە بووم کە ئەو هەواڵم بیست هەستم بە هەتیوی کرد ئەنی ئەم هەستە کە ڕۆڵەیەک بۆ باوکەکە هێتی لە کاتێکا خۆشی بۆتەوە بە باوک و تەمەنێکی زیاتریش یعنی سەرنجی تۆ لە ڕووی دەرونیەوە لە ڕووی عادەتی کۆمەڵاتی و ینی بۆچی ئێمە هێشتا لە تەمەنێکی گەورەشە ئەگەر باوک لە دەست بدەین هەست بە هەتیوی دەکەین یعنی
ئەم کۆڵەکەی ئەم پشت و پەنایە ئەم هەستە لە کێوە دێ زین چی مامۆستا شوان ئێمە ئەوەندە بەهرەمەندین لە ڕۆڵی باوک هەتا ئەو دەقەی کە دەژبرین ئەو بەهرەمەندی و ئەو ڕێنیشاندەر و ئەو لیدەری کە باوکایەتی بینیوتی زانی باوک کێیە باوک ئەو کەسەیە کە خۆبەخشانە هەتا لە ژیاندا هەیە سای و سێبەرە بەسەرتەوە ئیتر پەیوەندی بە تەمەنەوە نییە پەیوەندی بەوە نییە کە تۆ بووی بە باوکێکی تر بووی بە با بڵێن جیا بوویتەوە وەکو خێزان لەو بەڵام ئەمە هەمیشە کاتێک کە تەلەفۆن بۆ دەکا کاتێک کە پەیوەندیت هەیە کاتێک کە میوانی ئەوی کاتێک کە میوانی تۆیە یعنی ئێستا ئەو فلیمانەی کە لە ناو زاکیرە و مەغزای مێشکی ئێمەدا بۆ نمونە سەیف بووە و سەبت بووە هەمیشە ئەو ڕۆڵە لێ ئەدرێتەوە بەڕووی ئێمەدا و هەمیشە ئێمە وا هەز دەکەین کە پێویستیمان بەو کەسایەتی هەیە کە لە ژیانی ئێمەدا بووە بە مای سەرکەوتنمان آخر سەرکەوتنی ئێمە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بەو ڕۆڵە ئیجابیەوەیە کە باوکمان بینیوێتی زانی من کاتی خۆی لە پۆلی 12 وازم لە خوێندن هێنا بەڕاستی ینی ڕۆیشتم لەبەر بار و زروفی سەختی ژیان بەڵام یەک وەسیەتی کرد کە بەخسەم نەکرد بەداخەوە بەڵام دوایی جاری دووەم تەکلیفی لێکردم هەر وەکو تەکلیف یعنی هەرچەندە لەبەر خاتری من بوو لەبەر ئایندەی من بوو لەبەر سەرکەوتنی من بوو دوو ئیمتیحانم هەبووتی یعنی تەکلیفێکی باوکانم هەیە تکال لێ دەکەم بەیانی مەخوێنە مشکیلەم نییە وازی لێ بێنە بەڵام ئەم دوو دەرسەت هەیە هەردوو دەرسەکە ئیمتیحان بکەوە وتم باشە بە قسە دەکەم بەڵام ئەم بەقسەکردنە ئەم قەرارە ئەم گوێڕایاڵیە ئەم جێبێجێکردنی ئەو فەرمانە بوو بە وەرچەرخانێکی گەورە لە ژیانی مندا کە خۆتان ئەزان کە من ئێستا لە کوێمە و چۆنم بۆیە لە هەموو وێزگەکانی ژیانە باوک ڕۆڵی گەورە دەبینێ باوک ئەگەر باوکی باش بێ کێیە من مەبەستم ئەوەیە باوکی باش ئەوەیە کە مناڵەکەی چی دەوێت من ئەو دەقێ دەیزانی چیم دەوێت بەڵام نەمدەزانی کە چیم دەوێت باوک هەستی پێ دەکرد کە چیم دەوێت بۆیە وتی کاکە تۆ بەس ئەم قسەیە بە قسەی بکە دایمە ئینسان کە لە ژیانی ڕۆژانەیدا هەستی کرد منداڵەکەی چی دەوێت کێشەکەی چییە ئەو باوکی باشە و سەیری کە سەیری چاوی بکە سەیری هەڵسو کەوتی بکە دەوێت بزانێت کە چی دەوێت بڕوا بکە باوکی من خوێندەوارێکی سادە بوو بەڵام دەرووناسێکی گەورە بوو یعنی هەمیشە کە دەیزانی من بۆ نان ناخۆم ئەمڕۆ بۆ نیگەرام دەیزانی کە گرفتێکم هەیە یەکسەر هەستی پێ دەکەم هەموو هەستی باوک زۆر جیاوازە هەر سەیرت دەکا یەکسەر من خۆم کە دەڕۆمە ماڵەوە سەیری یەک بێکیانەکەم ئەزانم کامیان کێشیان چییە ئەزانم کامیان کێشەی هەیە یان کێشەی نییە مامۆستا ڕەسوول نازانم لە ئەمە لە خۆما هەیە نەمەوێت هەر ڕای ئێوە ژوەر بگرم زۆر جار لە زۆر بابەتە گۆڕاڵی باوک نەکەی زەرمەند دەبی لەو کارەیە ئەمە لە کوی گشتیاوایان ئەوەی کە پەیوەندی بە دین و بە اعتیقادی ئێمە هۆی وەکو موسڵمان من لەگەڵ یانی ینی چکە زۆر باوک هەیە ڕێنیشاندەرێکی خراپە ڕاست هەم بۆ کچەکانی هەم بۆ کوڕەکانی هەندێک باوک هەیە پەرژینێکی باش نییە ئەزانی مامۆستایان ینی منداڵ کە هەست دەکات لە بەر دەرگای مەدخەلەکە جووتێک پێڵاوی باوکی هەیە ئەم هەستە چەند گەورەیە ئەزانی باوکێک کە منداڵێک کە هەست دەکات ئەمڕۆ باوکی سەردانی مەکتەبەکەی کردو سەرداری ئەو ناوەندەی کردووە کە ئەو ئیشی تیا دەکات هیچی پێ نەڵێ کە ئیحساسی ئەوەی کرد کە ئەم باوکە سەردانی کرد دەزانی هەست بە چی دەکات هەست بۆ دەکات کە ئەو تەنهانیە هەست بۆ دەکات کە ئەو کێوێکی لە پشتە هەست بۆ دەکات کە بەڵێ منم لە کاتە سەختەکانیشدا دەتوانم پشتگیریت بکەم بەڵێ منم ئەو کاتانەی کە تۆ ژیانێکی ئاسایشت هەیە من هەر لەگەڵتام بەخشینی خۆشەویستی باو بۆ منداڵەکەی تا چەند گرنگەوە تا چەند کاریگەری دەبێت لەسەر دروستبوونی ئەو منداڵەکە پێدەگات بەتەکید باوک وەکوتم دەبێت هەر کە سەیری منداڵەکەی کرد بزانێت چی دەوێت باوکی باش ئەوەی کە بتوانێت ڕێخستنێکی ڕێکوپێکی هەبێ لە ناو ماڵدا بزانێت کە تەنزیم و هەروەها ئەو قانونانی کە پێویستە منداڵ لە ماڵدا بیپارێزێت ئەمە باوکە ئەمە دایکە ئەمە خوشکە ئەمە برایە ئەمە دراوسەیە ئەمە هاوڕێیە ئەمە خزم و کەسوکار و ئەقرەبایە پێویستە ئەم شێوازە فێرکاریە چکە من وتم بچووکترین دەستگا لە ناو کۆمەڵگەدا بریتیە لە خێزان بەڵام گەورەترین ڕۆڵی هەیە چکە مەدرسەی یەکەمی فێرکردنی منداڵە بە دەوروبەر و پیرامونی زۆر باشە ماوە ساقسەکەت پێ دەبڕم لەبەر ئەو دەرفەتەی مامانە سوودی لێ وەرگم من دەمەوێت دوو پەیام لە بەڕێستەوە وەرگرم پەیامێک بۆ ئەوانەی باوکیان لە ژیانە ماوە لەو دەرفەتەی کە هەیەە چۆن سوودی لێوە بگرن چۆن ڕێز لە باوکیان بگرن
و پەیامێکیش بۆ ئەو باوکانەی کە ڕەنگە تازە بوو بنەتە باو یاخود باوکێکی گەنجن چۆن بتوان مامەڵە لەگەڵ مناڵەکانیان بکەن. خاڵی یەکەم ئەوەیە کە لەوانەیە من وەکو پێویست نەبوو بێتم بەرامبەر بە باوکم لێرەوە دەست ینی داوای کردن ئازای لێ دەکەم چونکە هیچ کەسێک ناتوانێت حەقی باوکایەتی خۆی بداتەوە، هیچ کەسێک ناتوانێت وەکو ڕۆڵەیەک کە ئەو باوکە لە یەکەم لەحزەیەوە وەکو سێبەر لەسەری بوو وەکو چەترێک لەسەری بوو ناتوانێت ئەم پاداشتەی بداتەوە مەگەر ئەو خوایە لە قیامەتە بتوانێت مەسەلەن چاکەی ئەو باوکانەمان بداتەوە. یعنی هەرچەند چاک بین کەمە، هەرچەند گەورەی ئێمە لەوەدایە کە ئێمە بتوانین بە تایبەتی ئەگەر دایک و باوکێک لە تەمەنێکی ئاوا خەریکە تەمەنیان بە ساڵات چوون، ینی هەتا بتوانی هاوکاریان بی ئەگەر بە زەردەخەنێک بێ، ئەگەر بە تەلەفۆنێک بێ، ئەگەر بە سەردانێک بێ، ئەگەر بە محەبەتێک و خۆشەویستیەک بێ. ئەو خاڵی یەکەم. خاڵی دووەم بەڕاستی با سەیری باوکی خۆمان بکەین کە چۆن بووە لەگەڵ ئێمە. ینی ئەمڕۆ دنیا زۆر پێشکەوتووە، بە تایبەتی پەروەردەکردن پرۆسەیەکی زۆر قورسە. ینی لەوانەیە هەموو کەسێک لی دەرنەچێ، هەموو باوکێک لی دەرنەچێت، حتا ئەگەر بڕیار ئەدەن منداڵیان بێ بە هاوبەشی لەگەڵ خێزانەکەی بڕیار بدەن کە ئێمە پێویستە منداڵێکمان ببێ، پێویستە منداڵی دووەممان بێ، پێویستە منداڵی سێممان بێ. هەر کاتێک کە بڕیار ئەدەن منداڵیان بێ دەبێ لە 100% گرنتی ئەو منداڵە سەرپەرشتیکردنی ئەو منداڵە لە ئەستۆ بگرن، چونکە بەڕاستی منداڵ پەروەردەکردن و گەورەکردن بریتی نییە لەوەی کە شوێنێکی گەرمیان هەبێت لە زستاندا و شوێنێکی فێنێکیان هەبێت لە هاویندا و جل و بەرگ و لیباسێکی باشیان هەبێت و سفرەیەکی ڕازاویان هەبێت. باوکایەتی و دایکایەتی بەو شێوەیەنی. ئەمڕۆ کەناڵەکانی بەرەو لاڕێبردننی خێزان و منداڵ زۆرن، مەبەستم کەناڵی تەلەڤیزیۆنی ئەوانەنی هەر لە یەک لەحزەدا ئەگەر منداڵێک یوتیوب بکاتەوە یەکسەر فۆیسی ئەو دەموچاوی ئەو منداڵە و فۆیسی ئەو منداڵە تەسجیل دەکات و دەینێرێت بۆ کۆمپانیەکە، دەزانێت ئەو منداڵە تەمەنی چەندەوە دەیەوێت چی بکات. یعنی گەورەترین بەلاڕێدابردن ئەمڕۆ لە ڕێگەی تەکنۆلۆژیاوەیە. تکام وایە کە پەرژینێکی ڕاستەقینی منداڵەکانمان بین و خێزانمان بین و بتوانین بە شێوازێک منداڵەکانمان و خێزانەکانمان بە شێوەیەکی گشتی ئاڕاستە بکەین کە عیبدار نەبین هەم لێرە هەم لە قیامەت. زۆر سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ بەشداریکردن و ڕوونکردنەوەکانت، سپاس بۆی دەرفەتت بێمە بەخشی. وڵی بینەرانی عزیز، زۆر سپاس بۆ بەڕێز ڕەسوڵ ئیبراهیم خوێندکاری دکتۆرا لە دروونزانی گشتی لەگەڵ ماموو لەم تەوەرەیە. هیوادارین هەمووانەی باوکیان لە ژیانە ماوە قەدری باوکتان بگرن و ئەوانەی باوکیشن بتوانن پەرژینێکی جوان وەکو مامۆستا باسی کرد بۆ مناڵەکانیان بن تاوەکو هەموو لایەک ئاسوودە و ئارام بژین. ئەزان دەچین لە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لەتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام، ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ، هەم لە ڕووی ژماری کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن، بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ، هەر ڕەنگێک بێ، ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین، چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام، ژیانێکی جوانتر. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی، سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و
بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و تشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆ چێکی لەسەر مەسارەیە؟ کەشتی یەکەم کەوتە خوارەوە بە گرندایزەریش چاک نابێت. زۆر ئاسانە. من باشترین کەرەسم پێ بۆ چاکردنەوە. ئەوتەوە بە گرنگی 100 ساڵی ڕووناکی بڕەوە کاری بێت. ڕێک ئەمبەی بۆ شوێنی ئەم کەرەسانە. وەرە لەگەڵم. ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاترە خەڵک بەکارێنێ. ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە. ئەلی ئەم شوێنە هەموو پێدەویستیەکی باشیان هەیە. ئەمەوێ ناوەکەیم پێ بڵێ. ئێستا پێتەڵە. بەهبە خەدەماتە. ئەم ڕاندە ناوی تەلانە. 29 ساڵە ڕازگۆیی و کواڵەتی باش ئیشی خۆمان. ئەوە تەواوە. کۆمپانیای تەلان بوو بە هەڵبژاردەی هەمیشەیی. بەدڵنیاییەوە. ئەمە قسەیشی جوانە. کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان. هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چن لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکڕن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بەتەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تابی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لە بێدازدان لە ڤیتیەکدا باز لە ئەزمموی مامۆستایەک دەکەی کە چەندین ساڵە خەریکی چاکردنەوەی ئامێرە کارەبایەکانە پێکەوە بینەری ئەو ڤیتیە دەبین. لە ساڵی 62 ئێمە هاتوونەتە ئەم شارە و لەم شارە قوتابخانەی سەرەتایی و ناوەندیم تەواو کردو و هەروەها لە ساڵی 1976 چوومەتە خانەی مامۆستایان و لە ساڵی 1978 خانەی مامۆستایانم تەواو کرد وەکو مامۆستایەکی وەرزشی وەکو مینەیەکی وەرزشی حەزم بە وەرزش بووە و وەرزشکارێک بووم لە بواری وەرزشە و زۆربەی یاریەکانی هەڵەبجە بە مناڵی بەشداریم کردو حەزێکی و خولای وەرزشی زۆرم هەبووە. پاشان توانیمە چەند تیپێک دامەزرێنم وەکو تیپی نەورۆز وەکو تیپی مەولەوی. لە هەمان کاتا من خولای ئەم ئیشەم لەسەرا بووە لای بەڕێزان مامۆساکاوە مامۆسافایەک کە مامۆسای مەحەدی بەشی کارەبایی بوون لە ساڵی هێشتاکانە خولای میشەم ماتۆتە سەر و ئەمیشە فێر بووم و بۆ ماوەی 40 ساڵە من لەم ئیشا چاکردنی ماتۆر مزەخەی ئاو ماتۆڕی موبەریدە غەتاسکەوی سە تازە داتەوە ئامێر و مەحەرەکی کارەبایانی کە تازەیە ئاراوە ئێمە کاریان تیاکەین وەکو لایەنێکی ئینسانی ئەمیشەم هەڵبژاردووە و هەروەها لایەنێک کە بتوانم یاریمەتی دەری خەڵکی پێکەم و هەروەها کاتەکانی خۆشمی پێ ڕایی بکەم لە هەمان کاتا ئیشێکی بە ئیشێکی ئینسانی زانم لە جاتی ئابڕۆم لە چایخانە لە شوێنەکە من دابنیشم بە هەندێک قسەی دنیاییەوە خۆم خەریکەم ئەم لێرا بەم سەنعەتە جوانەوە خۆم خەریکەکەم یارمەتی دۆست و برادەر و ئەحبابی پێیەم.
لە بواری وەرشیا حاڵەتەگەی ڕووداوەگەی حکوم خۆشە باسی پێڵن ماوەسا سەرەر پەنارتێکی بیاوە وەڵی ڕەبووی دەوت کردویان ئەو بابەتە چۆن ئەوە کەسانێک ئەو پرسیارەکەن بەڕاستی شارەزای وەرزش نین و ئەو پرسیاری هیچ بنەمایەکیشی نییە بەڕاستی من خۆشم نازانم ئەو حاڵەتە چۆن بووە زۆر شتێکی تەبیعیشە گۆڵ نەکردن لە پەنارتیا هەر زۆر تەبیعیە بەڵام ئەو حادیسە ڕووی ناوە بەڕاستی یعنی ئەگەر ڕووشیابێ زۆر تەبیعیە نەک من بە هەزارها یاریزانی جیهانی بە پەنارتی گۆڵ ناکە نەک من ئەگەر هەر من بم لە جیهانە ئەوە من شانازی پێوەکەم بەڵام بە هەزارە یاریزانی ناودار گۆڵیان نەکردو زۆر تەبیعیش ئەو پرۆگرامە داناوە لەسەر فکرە هەندێک یاری خلیجیە لە زمانی عەرەبی و کردومە بە کوردی هەمووی ئەلعابی فکریە هەمووی ئەلعابێکە بەڕاستی عەقڵی مناڵ دروستەکە بەڵام بەداخل لای ئێمە خەڵک دوای عەقڵ ناکەوێت بەڕاستی من هەمووی هەشتا یاریم هەڵبژاردو ئەو هەشتا یاریە هەمووی تەطویری فکری و عەقڵی مناڵە تەطویری بەدەنیە بەڵێ بەڵێ لەسەر دەرزوتنەوە هەر هەمان لە کاتە ئەلعابیشە حتا بەوتم بە جۆم کەن باشم لە سین ئەم یاریە ئەم شتانە کە من نووسیومەبا لە سین ماوەدەکانی بێنم بۆی تەزیقکەین بەسەر مەکتەبەکانە بۆی کاری لەسەر بکەین بەڵام بەجوان نەکردن بەڕاستی مردار بوویەوە وڵای ئەزان هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادەکردین لەسەر خاوەن پێداویستە تایبەتەکان بینەری ئەو راپۆرتە دەبێت. نەک هەر پێشانگە توانای کەم ئەندامان ببینن نەک هەر ئەو شتانە کەشتە چڕۆتی نیە توانای وامان هەیە زۆر زۆر بەتوانم تستەکە خۆم کەم ئەندامم ئەستا ئەو توانای لە مندا هەیە لە مرۆڤی ئاسایی دانیا دەتوان بە بەڵگە بێن ستاکەم خۆم وەکی ڕێکلامان دەکەم ئەو ئیشەی کە نەکرێتن زەحمەترین ئیش بیتن تەلەفۆن لە بۆم دەکرێتن کە زەحمەترین قورسترین ئیش بیتن لە بۆم دەکرێتن باوەڕکە مرۆڤی ئاسا پێ ناکرد بامیمە دەکرێتن بەس حەز دەکەم گرنگجی زۆر بە کەم ئەندامان بدرێتن کە بزانن ئەوان کە بەهرەیان تێدایە بارەکانی ببین لە نزیکەوە نەوەک هەر بە چاوەکی بەزەی سیر بکرێت ئەڵەوە کەم ئەندامە هیچ توانایش نییە بەڵام حتى تێکەڵ یانە لە نزیکەوە نیان بینی نازانین توانای کەم ئەندامان چۆنە من وەک خاوەن پێداویستی تایبەتێک بەهرەمەندین ئێمە زۆرین کەم ئەندامەکان بێ یعنی هەر یەکە و بەهرەیەکمان تێدا ڕاستە خی گەورە بەشێکی لە جەستەمان بردو بەس دوسێ فکرە و شتی باشتری داوە پێمان من ئێستا خۆم خەیاتم و زۆر بەهرەی ترشم هەیە بێ لە خەیاتی یعنی دەستی حەلاقیشم هەیە هەموو شتە جوانەکان ئەتوانم بیکەم بەڕاستی زۆر زۆر باشەک ئەگەر یەکێک هەبێ پاڵپشتیمان بکە و ئەشیانی ئێمە دروستی یەکەین ویان دایئەنین زۆر خۆشە یەکێک پاڵپشتمان بێ بۆمان بکاتە بازاڕۆ یان بۆمان ساخ کاتەوە زۆر زۆر خۆشە بێ بۆ ئێمە. زمانی پێشتریشە زۆر باش بەکارێتەوە ئیسە دووبارە بینێک مۆدیلی نەمە بەسە دەوری هاتەوە عینەن وەک دەوری قەدیم هاتەوە بۆ زۆر تشتش بەکاردیە مەسەن بۆ مناڵ کۆرپەت زاران ئەمە لەگەڵ هاتووەتی کاتێکەڵ یانەکە دەیان کوتا قماش بچک بچکیان ئەدووری ئەیان کردە من مناڵەتی لەبەر بوون قەدیم بۆن نەبوو بۆنی زۆر خۆش بووم یەخەک ئێستش عینە دووبارە هەڵی داوەتە چی گەنج و چی بەتەمەن هەڵی داوەتەوە عینەن یەخەک بەکاردێن بۆ نەخۆشی بۆ هەموو نەخۆشیە باشە ئێسێمە لەسەر مێز سفرینان خواردنەکە دامان ناوە هەر عین لە شوشەیەکە دامان ناوە هەر لە ژەمی نان خواردنێ دەنکێکە قرتێنین دوای نان خواردن یا پێش نان خواردن مێز بگەڕێشتی زۆر جوانە بینی هەستەکەی کارەکانیان زۆر بە خۆشەویستیەوە کردووە ئەمەش ئەوە ئەگەێنێ کە ئەگەر خوای گەورە بە هۆکارێک تاقیت بکاتەوە بە هۆکارێکی تر یارمەتیدا بۆی بتوانی خۆت بسەلمێنی دەستخۆشیان لێکم هیوادارم پاڵپشتیان بکەن لەبەرەوەی بەڕاستی ئەگەر ورد بیتەوە لە ئیشەکانیان هەندێک ئیشە بینی کە لە شوێنی تر ناتوانانی ببینی چکە زۆر بە خۆشەویستیەوە دروستکراوە دەستخۆشیان لێکم ئەمە وایان لێ
کاکە پشت بە بازوی خۆیان بگرن و هەروەها پێویستیان بە هیچ کەسێک نەبێ تا بە چاوێکی ترەوە شتێکیان پێ بدا بەڵکو ئەو ئیشێکە ئەیکەن ئامانجەکەی وەربگرن. بەڵازان چەند ڕۆژی ڕابردوو فستیڤاڵی شکۆی باڵاپۆشی لە دەڤەری پشدەر بە هاوکاری و بە پێکەوەبوونی هەردوو سەنتەری پەرەپێدانی لاوان و لەگەڵ ڕێکخراوی قوتابیانی لقی پشدەر و هەروەها هاوکاریکردنی مەڵبەندی پێنجی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کوردستان توانیان فستیڤاڵێک بۆ خوشکان لەوێ ئامادە بکەن. ئێمە لە تەوەریەکماندا باز لە چۆنێتی ئامادەکردنی ئەو فستیڤاڵە دەکەین و باز لەوە دەکەین تا چەند خوشکان تا چەند کەسانی دیکە جۆش و خۆشی تێدایە بۆی کە بەشدار بە لەم جۆرە فستیڤاڵانەدا و ئەم جۆرە فستیڤاڵانە تا چەند دەبێتە هاندان بۆ ئەوی کە خوشکانی زیاتر ڕوو لە باڵاپۆشی بکەن. بەڵێ دانیار دوا بە دوای کرانەوەیەکی زۆر لە هەرێمی کوردستان و هێنانی تەکنۆلۆژیا و کردنەوەی کۆمەڵێک کەناڵ و دەستگا و دامەزراوەی سەیر و جاجیا سەر ڕایبوونی کۆمەڵێک کێشە و گرفت لە ناو کۆمەلگای کوردی و کۆمەڵێک کللتوری ئەتوانم بڵێم ناوچەیی کەوا بەشێک لە کۆمەلگای کوردی تووشی سەرێشە و گرفت و کێشە کردبوو. بەڵام دوایم کرانەوەش دەتوانم بڵێم کۆمەلگای کوردی بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ وا دەکرێت پەروەردە لاواز بکرێت، سیستەمی خێزانەکان هەڵبوەشێتەوە، شیرازەی کۆمەلگا تێک دەچێت بە هەموو شێوازەکان لە ڕێگەی پەروەردەوە، لە ڕێگەی کللتور و لە ڕێگەی هوەر و لە ڕێگەی نمایش و هەتا تەنانەت کاریگەری لەسەر تابلۆکانیش هەبووە بووی کۆمەلگای کوردی بە جیهانێکی ترەوە بیرکەنەوە و هەروەها کۆمەڵی گۆڕانکاری ڕوویداوە بەداخەوە دەبینین ڕۆژانە لەسەر شەقامەکان، لەسەر شاشەکان، لەسەر کۆڵانەکان، چ لە بواری کوشتن بێت، چ لە بواری دەستدرێژی بێت، چ لە بواری دزی و ماڵوێرانی بێ، بەداخەوە دەبینین ئەم هێزە سیاسیە دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان بە تەکلیفی ناوچەی زۆرێک جار کۆمەلگای کوردیان بەڕاستی بەرەو ئاقارێکی زۆر خراپ و وێران بردووە. بەڵام سپاس بخوا لە نێوان ئەم هەموو ناشرینیانەشا کۆمەڵێک کار و چالاکی جوان دەکرێت، کۆمەڵێک کار دەکرێت بۆ ڕێکردنەوەی کللتور و وەروەها هێنانەوەی پەروەردەیەکی جوان بۆ ناو کۆمەلگای کوردی. وەروە ئەم فستیڤاڵی شکۆی باڵاپۆشیش یەکێکە لەو جۆرە لە کارانەکەەوە تا ڕادەیە کۆمەلگای کوردی بەرەو ئاقاری ئارامی و هێوری دەبا. پێشەوەی بچینە لای میوانەکانمان ناوڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. ئازان دووبارە سڵاتان لەبێ وەک لە تەوەری سەرەتای بەرنامەکە باسمان کرد. تەوەری دوین پرۆگرامەکەمان باسکردن دەبێت لە چالاکیەک بە ناوی پرۆژەی یاخود فستیڤاڵێک کورە توان بڵێ نمایشێک ئاهەنگێکی جێگی شانازیەویش پرۆژەی شکۆی باڵاپۆشیە کەوا 1650 خانم لە دەڤەری ڕانیە و پشدەر بە هاوکاری لە پرۆژەی سنتەری پەرەپێدانی لاوان بە هاوکاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی پشدەر و هەروەها بە هاوکاری مەڵبەندی پێنجی کۆمەڵی دادگەری لە دەڤەری ڕاپەڕین و ڕانیە و پشدەر لەوێ فستیڤاڵێک سازکرا 1650 خانم باڵاپۆشی خۆیان ڕاگەیان یاخود لە باڵاپۆشی لە فستیڤاڵەکەیە بەشدار بوون. ئێمەش بۆ قسەکردن لەسەر ئەم با بڵێن چالاکیە وەروەها هۆکارەکانی ئەنجامدانی ئەم جۆرە لە چالاکیانە لێرە ئەندامانی سەرپەرشتیار و وەروەها هاوکارانکەوە لە پرۆژەکەمون لای ئێمە میوانن. زۆر بەخێر بن، زۆر بەڕێز کاک مامۆستا مەلابای عەزیز وەروەها کاک ڕێبوار حسێن و مامۆستایانی عەزیزی شڵای یەک لێنە لاتان زۆر بەخێر بن. مامۆستا بایزبا لە بەڕێستانەوە دەست پێ بکەم پرۆژەکە پرۆژەی شکۆی باڵاپۆشی لە چێوە سەرچاوی گرت، چۆن ئەم پرۆژەیەتان بە ئەنجام گەیاند؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وصحبه ومن والاه والله خمان خوش حاضر زاني سلام يا شهر وعزة بخير بانكشنا سپاسان دكين وسپاسي بسراني كنال اسماني بيام دكين دیارە ئێمە ئەم پرۆژەیە ماوەی دومان بۆ سێ مانگە بێ ئەو پرۆژەیەمان گەڵاڵە کرد کە بتوانین لەم سنوورە بۆ ماوەی 3 ساڵ 2 ساڵ ئەو خوشکانێک کە بڕیاری باڵاپۆشییان داوە لە مەراسیمێکی ئاواشکۆدادا بانگێشیان بکەین و وەڕێزێنانێکیان بۆ بکەین و تاوەکو ئێستا لە سنوورەکەی ئێمەدا لە دەڤەرەکەماندا ئەمە بۆ یەکەمین جارە شتی لەم بابەتە هەبێ بۆیە بە پێویستمان زانی هەموو خوشک و خوشکانێک کە بڕیاری باڵاپۆشیان داوە خود ئەو مامۆستایانەی کە سەرپەرشتی
دەسەپەروەردەکان زۆر باشە مامۆستا بەئیس تاوەکو ڤیتێکمان هەیە دەیبینی دێنە وڵاتان ئازان ڤیتێک هەیە هاوکاران دەڵێ لەسەر باڵاپۆشی با بیبینین دێنە وڵاتان لەم کچانە لەم ئافرەتانی کە لێرە دانیشتون ئەوانەیە کە بڕیاری باڵاپۆشیان داوە لەبەرەوەی بەڕای من ئەگەر ئەو خۆشی لە ناو ناخدایە دەرببڕە بوێنە بە جوانترین وێنەی جیهان دنیا دادەندرا لەبەر من ناتوانم وەسفی جوانێک وەسفی ئەو دڵخۆشی بکەم کە لە ناخی مندا هەیە. سەرەتا سوپاس خدای گەورە دەکەم کە توانین بەشدار لەم ئاهەنگە فیستیڤاڵە جوانە بەڕاستی زۆر زۆر دڵخۆشم هەست دەکەم کە خۆشترین ڕۆژە لە ژیانمدا کە بڕیاری باڵاپۆشیم داوە دەبینم کە پۆل بە پۆل خەڵک دێن بۆ ئێرە کە بڕیاری باڵاپۆشیان داوە. بەوانە دەڵێم کە تا ئێستا بڕیاری باڵاپۆشیان نەداوە چاوێک لە ئێمە بکەن و بتوانین ئێمە ها دەربین بۆ ئەوان کە ئەوانش ببنە باڵاپۆش. خۆشحاڵم لە فیستیڤاڵ گەورەترین فیستیڤاڵی شکۆی باڵاپۆشیدا بەشدارم وەکو مامۆستایەک سەرکەوتم لێرەوە هیوای بەردەوامی سەرکەوتنیان بۆ دەخوازم خی گەورەتەمان ئەو مەجموعەی هەڵبژاردو ناو زۆرێکی زۆر لە ئافرەتاندا کە تاجی زیێڕینیان بخرێتە سەر فەرمانێک لە فەرمانەکانی خی گەورە جێبەجێ بکەن بە تەکید هاندانێک و باڵپشتێکی زۆرە بەوە کەسانێک کە دەیانەوێ بێنە ئەو ڕیزەوە بیانەوێت تازی زیێڕین لەسەر بکەن بیانەوێت فەرمانێکی خی گەورە جێبەجێ بکەن کە چەندە شتێکی ئاسانە چەندە شتێکی جوانە بۆ ئافرەت. من بەڕاستی زۆر خۆشحاڵم چکە ئەوە نیعمەتێکی گەورە لەلایەن خۆیان بۆمان دێت خی گەورە یعنی هەموو کەسێک بۆ نیحمەتە نابەخشێت چکە زۆر ئاسوودەم لەم پرۆژەیە بەشدارم و ئەنجاکە ئەوە نیحمەتێکی زۆر گەورە هیوادارم ئەوانەی کە نەبوونە باڵاپۆش و هەر ئاوا سفورن ئیشەڵڵا خی گەورە هیدایەتیان دەدات و ئیشەڵڵا بۆ خۆیان یعنی فکر دەکەنەوە لە قیامەتیش ئەبن بە باڵاپۆش. دووبارە سڵاتان لەبێت ئەزان بەرداوام دەبین لە بابەتەکەماندا مامۆستا بایز دەمەوێت باز لە بیرۆکەی ئەم پرۆژەیە بکەی کە چۆن ئەم پرۆژێتان لا گەڵاڵە بوو و هەروەها دواتر باز لە گرنگی ئەم پرۆژێ بکەین کە تا چەند دەبێتە هاندان بۆ ئەوەی کە خوشکانی دیکە ساڵانی داهاتوو ڕوو لە باڵاپۆشی بکەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وصحبه ومن والاه. سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان بە بەرنامەی پەیامی ڕۆژ لە کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئەم بانکێشتە و ئێمە خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە دیارە جوابدانەوەی پرسیارەکەی جەنابیشت ئەوەیە کە ئێمە لە سنووری مەڵبەندەکەمان مەڵبەندی پێنجی ڕاپەڕین ئەو بیرۆکەیەمان گەڵاڵە کرد کە بین ئەو خوشکانەی کە لە ساڵی 2010 و 19 و 20 بڕیاری باڵاپۆشییان داوە لە مەراسیمێکی شکۆدا دەبانگیان بکەین و ڕێزێنانێکیان بۆ بکەین. سوپاس بخوا ئەوە بووکە ئێمە لە ماوەی 3 مانگدا ئەم پرۆژەیەمە ڕاگەیان و هەوڵی جدیمان بۆدا کە لە دەڤەرەکەماندا شتێکی لەو بابەتە شتێکی نەوعی بێ و ئامادەسازی تاوامان بۆ کرد و توانیمان سوپاس بخوا بە سەرکەوتووی ئەم ڤیسیڤاڵە تێپەڕێنین و ئەم خوشکانەش کە بڕیاری باڵاپۆشییان داوە حقەتەن دەکرێت ئەوان لێرە بەشدار بوون پرسیارەکە زیاتر لەوان بکەی گرنگی و مەهامی ئەم پرۆژەیە لە ڕوانگەی ئەوانەوە و خۆشحاڵی ئەوانەوە ئێمە وەکو سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە مەڵبەندی پێنجی ڕاپەڕین و ناوەندی قوتابیانی پشدەی ڕێکخراوی قوتابیان و سەنتەری پەرەپێدانی لاوان هەستاین بەم پرۆژەیە بە هاوکاری سەرجەم ئەنجومەنەکانی سنووری مەڵبەندەکەمان توانیمان پرۆژەکە
بەسەرکەوتووی بە ئەنجام گەێنین. دەستان خۆش مامۆستا ڕێبار بە ئەبێمە لای بەڕێزیشت پشتیوانی کردنی لەم جۆرە پرۆژانە بەتابەت وەکو کۆمەڵی دادگەری لە ڕاپەڕین چەند گرینگە لە سەرجەم ناوچەکانی تریش پاڵ پشتێکی ڕاستەوخۆی سنتەر و ڕێکخراوەکانی خۆی بێت یاخۆ ڕێکخراوەکانی تریش بێ بۆ ئەنجامدانی لەم جۆرە چالاکیانە لە کۆتاییدا کۆمەلگا بۆ کەناری ئارامی دەگەڕێنێتەوە. بەنای خۆی گەورە میهرەبان منیش سوپاسی جەنابتان دەکەم، سوپاس بۆ دەرفەتە. پیرۆزبای دووارە لە تەواوی ئەو خوشکان دەکەن کە بڕیاری باڵەپۆشیان داوە، پێیان سەربەرزین، خۆی گەورە پاداشتان دێتەوە و وێدەوارێن وەکەوەی کە بڕیاری کۆتاییان داوە ئینشاڵڵا لەسەری بەردەوام بن، ئیستیقامان هەبێت. من دیسانە دەبێت ئەوە بیر بینەران و ئێوەی بەڕێز بێنمەوە کە ئەم پرۆژەیە لەلایەن ناوەندی پشدەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ئۆفیسی ڕانی سەنتەری پەروەردەی لاوان بە هاوکاری مەڵبەندی پێنجی ڕاپەڕینی کۆمەڵ دادگەری کوردستان ئەنجام درراوە. بۆی ئەوە دووبارە دەکەمەوە چونکە لە زۆر شوێن بڵێن باگلەیمانێتە سەر وەکو خۆی حەقی ئەو ئۆرگانانە پارێزین و بە هاوکاری تەواوی ئەنجومەنەکان کە لە سنووری مەڵبەندی پێنجی ڕاپەڕیندا هاوکار و پاڵپشت و پشتیوان بوون. بەتەکید ئەم پرۆژانە گرنگن کە لەلایەن کۆمەڵی دادگەریەوە پشتیوانە لێ بکرێت لە هەموو کوردستان، چونکە ئەم پرۆژانە ڕاستە بڵێن باڵەپۆشی بەڵام لە پەنای باڵەپۆشی کۆمەڵە پەیامی گرنگی تێدایە. یەک لەو پەیامانەی کە تێداتی لە ڕووی کۆمەڵاتیەوە ئێمە دێەوە بزانین کە کورد و ئیسلام دوو هاوکێشەی پێکەوە تەریبن و دوو ڕووی یەک دراون. ئێمە دەبێەوە بزانین کە هەر هێزێک هەر دەسەڵاتێک بێوێت ئیسلام و کورد درزیان تێخات لێکیان بکات، ئەوە دەبێت بۆ پرۆژەیە بیبینێت کە کارێکی ئەستەمەکە بیکات، چونکە خۆتان نەزان کە لێشاوێکی گەوری ئەعلامی لەسەر میلەتەکەمان هەیە کە دەیەوێت بەڕاستی ئەو سروشتە جوانە ئەو پەیامە ئیسلامی کە پێشتر کورد و ئیسلام بێکەوە ئاوێتە بوونە دەیەوێت لێکی بکات، دەیەوێت بەو ڕێگایی کە بەڕێگەی ئەعلام بەڕێگەی پارە بەڕێگای هەندێک لەو خراپەکارانی کە دەسەڵات و هەندێک لە ڕێکخراوەکان دەستیان داوەتێ بۆی کە ئەو سمبولە جوانەی کوردەواری کە بریتێ لە پۆشاکی ئیسلامی و لسک و ئێمە تەماشا دەکەین دایکان و نەکانی ئێمە هەمووی لسکی لەسەرە، هەمووی جلوبەرگێک شەرعی لەبەردایە، بەڵام ئێستا بەناوی مۆدیلات و بەناوی هەندێک ڕێگاکانەوە کە دانەوێت ئەم سروشتە جوانە بپارە ینی تێک بدەن، ئەوە ئەرکی ئێمەیە کە ئەمە جارشکە بە دیدی خەڵک بە هەموو کەسێک بڵێن کە ئەوە کارشی ئەستەمە کە ئێوە بتوانن ئەم دوو هاوکێشێ ئەو دوو دراوە کە ڕووی یەک دراون پێکەوە دەستکاری بکەن. ئەمە یەک دوو کۆمەڵی دادگەری کوردستان کە پێشتر کۆمەڵی ئیسلامی بوو، خەڵکێکی زۆر بانگەشەوە دەکرد کە ناوی ئیسلامی لێ بکاتەوە، ئەوە وازی لە بنەماکانی ئیسلام هێناوە و گۆڕانکاری لە کۆمەڵێک شتدا دەکات کە پێشتر ئەوە بنەما بووە و ئەوانە پشتیان تێکردووە. بەم پرۆژانە کۆمەڵی دادگەری بە خەڵکی گوتووە بە جەماوەری گوت کە ئەمە ینی کۆمەڵی دادگەری ڕاستە ئەگە ناوە ئیسلامەکەشی گۆڕیەوە دادگەری، بەڵام بنەماکانی ئیسلامی وەکو ئەساسیات ئەوە هەرتیدا ماوە و ئێمە بەردامی لەسەرەوە. خاڵشکە لە ڕووی کاری جەماوەری و حیزبی و سیاسیشەوە بەڕێزان ئەمە پەیامەکە کە کۆمەڵی دادگەری کوردستان لەم سوورە خاوەنی جەماوەری تایبەت خۆیەتی و توانایشی بەهێزی هەیە لەوەی کە دەتوانێت خەڵک کۆبکاتەوە، توانای ئیدارەدانی خەڵکی هەیە و ئەم پرۆژەیە کە خۆتان بینیتان 1600 ئەوەندا خوشکە بەتەکید ئیداردانی کارشی زۆرە و دەمەوەش بە بینەرانی بەڕێز بڵێم کە ئەمە تاکە ینی چالاشیە گەورەترین چالاشیە هەتاکو ئێستا لە کوردستاندا کراوێ بەو ژمارە. ڕاستە پێشتر کراوە هەندێک لە ڕێکخراوەکانی کە و شوێنەکانی تر کردویانە کە جێگای دەستخۆشی بۆ، بەڵام بەو حەزمە گەورەیە بۆ ژمارە گەورەیە ئەوە یەکەم جارێکە بۆ شێوازە بکرێت. دوو ئێمە وەفادار بووین بۆ کۆمەڵێک لەو مامۆستا بەڕێزانەش کە ینی خەڵکێکی زۆر هەستیان پێ ناکات و نایانبینێت، بەڵام مامۆستای پەروەردەیینە و خەڵکانەکەن کە بەفیعلی جێدەستیان دیارە لە پەروەردەکردنی تاکانی کۆمەلگا لە خوشکان کە تازە لە تەمەنشی گەنج و لاویدانەکەدا ینی فشار و تەوژمێکی زۆر لەسەر ئەوانەیە کە بەلەڕادیان بەلاڕێیا دەبن، بەڵام ئەم خوشکانە ئەم مامۆستا بەڕێزانە پەروەردەیان دەکەن و تیان دەگەن و پێیان دەڵێن کە ڕێگای ڕاستی ئیسلامەتیسیە کە ڕەنگە خەڵکێکی زۆر ئاگای لێ نەبێ، بەڵام ئێمە وەکو پرۆژەکە بە پێویستمان زانین کە وەفادار بین لەگەڵیان و بانگیان بکەین و ڕێزلانیان پێبەخشین و پێشیان بڵێن کە ئەو کارێکی ئێوە دەیکەن ئەرکی ئێمەیە و
و ئەرکی ئێمەیەکە دەستخۆشتان لێ بکەین بۆیە دەمەوێت ئەو قسە بە ئێوەی بەڕێز و بە بینەرانی بەڕێز بڵێم کە ئەرکی ئێمە وەکو تاکی مسلمان و وەکو حیزبێکی ئیسلامی سیاسی لە کوردستاندا ئەوەی کە عەلمانە دەوێت تێکیدات ئەرکی ئێمە کەسا بکەینەوە. زۆر باشە سۆما زۆر بەخێر بین. دەمەوێت لێ بپرسم کە بەهاناوەچوونی بەدەمەوەچوونی خوشکان بۆم پرۆژەیە چۆن بووە لە ڤیددیۆکانە لە دیمەنەکانە دەمانبینی کە دەم بەخەندە و هەستێکی زۆر خۆشیان هەیە کە ئەم جلەیان دەپۆشی و هەستمانە کرد کە پیشانازیێکی گەورەی پێوە دەکەن بەگشتی بەدەمەوەچوونی پرۆژان لەلایەن خوشکانەوە چۆن هەڵدەسەنگێنیت؟ سەرتا بەنای خدای گەورە و میهرەبان دەستخۆشتانی دەکەم کە ئێمەتان بانگێش کرد بۆ ئەم بەرنامەیە ناوازەیە بەڵێ ئێمە وەکو مامۆستای پەروەردەیی و چۆن جوابی پرسیارەکەت کە دەڵێت ئایا خوشکان تا چەند ینی بە تامەزرۆ بوون بەڵێ بێگومان ینی خوشکانێکی زۆر جگە لەو ڕێژەیە کە ئێمە و ڕێژەیەمانداناوە کە 1650 بەرەوسەرە زیاتر کەسی تر هەبووە ینی نەیتوانیوە ناوی خۆبنووسی ڕێژەکە هەر ئەوەندەی توانیوە بەشدار بن لەخوا بەزیاد بێ ڕێژەیەکی یەکجار زۆر باش لە خوشکانی دەڤەرەکەمان لە هەم بیتوێن و هەم پشدار ینی بەشدار بوون لەم پرۆژەیە بە جۆش و خرۆشەوە ینی بەشدار بوون چۆن وەکو من باسیشم کرد پێشووتریش مەشهەدێکمان خۆم بە چاوی خۆم مەشهەدێکم بینیت کە یەکێک لە مەشهەدەکانەوە بوو دایکێک یعنی بە گریانەوە سەیری کچەکەی دەکرد کاتێک بخۆم لێ بووم چوومە لای وتم باجیان بۆ دەگری وتی بەڕاستی من بە ئاواتی ئەو ڕۆژەوە بووم کە ڕۆڵەکەم ببینم لە کۆمەلگایەکدا بێت ینی لە شوێنێکدا بێت کە ئاوا کۆ ببێتەوە بەو ئاواتەوە بووم کە ڕۆڵەکەم حیجاب بێت لە داهاتوودا سوپاس بخوا ئەمڕۆ ئێوە ببنە هۆی وەسیلە ئێوە بوونە هۆی وەسیلەی کە کچەکەی من لەگەڵ ئەم دەستە خوشکانەیدا باڵاپۆش بێت سوپاس بخوا ینی ئەوە جێگای شانازێکی زۆر گەورەیە بۆ ئێمەی خانمان کە لەم زروفەدا زۆرترین تیشتێک دەخرێتە سەر ئافرەت بەلاڕێرا دەبرێت لەگەڵ ڕێزم ینی ئافرەت دەکرێتە کاڵا هەم لە سەر تیڤیەکان هەم لە زۆر بەشتەکان ئافرەت کاڵایەکە لە بەردەست کۆمەڵگەدا بۆیە لەخوا بەزیاد بێت زۆر سوپاسی ڕێکخراوی قوتابیانی پشدەر و هەم ناوەندی ڕانێژ دەکەین کە هەستا بە ئەنجامدانی ئەم چالاکیە ئەم فیستیڤالە بەڕاستی ینی فیستیڤالێ بوو کە جێگەی شانازی بوو لە هەموو کوردستان و بگرە دەرەوەی کوردستان و دەنگدانەوەکی باشیشە بوو سوپاس بخوا. مامۆستا لەگەڵ دەمەوێت ئەوش لە بەڕێستان پرسم لەبەرەوەی وەکو مامۆستایەک لەوێ زۆر ماندوو بوون ڕێژەیە و مامۆستایانە چەند بوون چەند مامۆستای تر وەکو بەڕێزت لەوێ مەسەلەن وانەکانیان دەوتەوە یاخود ئەو ڕێنمایانیان دەدا و هەروەها ئەم جۆرە لە چالاکیانەش چەند گرینگە ئێمە بە یەک چالاکی نەوەستین و بابەتێکی زۆر گرنگ کە دڵنیامەوە زیاتر یەکەن زۆر جار ئەوترێ ئەوانەی کە بەشداری دەبوون یاخود ناوچەیەتی دەگرێت لایەنە لایەنێک دەگرێت دەرگایەوە بوو هەموو کەس کراوە بوو ئەوانەی ئەو خوێندکارانەی لای بەڕێزت بوون لە هەموو ڕنگ و دەنگێک بوون زیاتر بۆمان باس بکەیت. بەڵێ ینی لەخوا بەزیاد بێت هەم لە دەڤەری پشدەر هەم لە ناوڕانیە و لە دەوروبەری قەزاکان ینی مامۆستایەک یەکجار زۆر بەشدار بوو خۆی لە ڕسمەکاندا ینی شایدی ئەوەن کە مامۆستایان لە هەردوو لایەنی بەشدار بوون ئەوە نییە بڵێ ئەمە ئیشارێک بە یاخود شارێکی تر بێت و سوپاس بخوا ینی مامۆستایەک یەکجار زۆر هەم ئێمە لە قەڵازە و بەتایبەت لە دەڤەری پشدەر زۆربەی ینی شوێنەکانمان هەیە کە دەرس و دەوری هەیە ینی چلەقەکانمان هەبێت چ لە خۆی لە ناوەندی ڕێکخراو دەرس هەبێت چ لە شوێنەکانی تر هەبێت دەرسی قورئان هەر هەیە هەم لە مزگەوتەکانش و هەمیش لە ماڵەکانش ئێمە ینی ڕێکخراوی قوتابیان وای کردووە ینی ئەو مامۆستایانش بانگێش بکات کە لە ماڵەوە دەرزەڵێنەوە بەڕاستی بەداخەوە ینی ئێستا هەندێک مامۆستا هەیە لە ماڵەوە دەرزەڵێتەوە ینی کەس نازانێنی ئەو نایناسێت بەڵام سوپاس بخوا لەم ئاهەنگەدا وایان لێکرد ینی مامۆستایانی ماڵەوەش بێن هاوشانی مامۆستاکانی کە لە دەرەوە کە لە ڕێکخراوەکان لە ڕێکخراوە جیاوازەکاندا دەرزەڵێنەوە بێن لە تەنیشت ئەواندا بنیشن بڵێن ئێمەش دەتوانین ڕۆڵێک پێ بگەێنین ئێمەش دەتوانین ڕۆڵەکانمان ینی پێشکەش بە کۆمەڵگەکەین سوپاس بخوا ینی مامۆستایەکی یەکجار باش هەبوو و قوتابێکی یەکجار زۆر هەبوو لە هەم لە لایەنی هەبووە ینی لایەنی ئەلمانیش بە بەڵام کچەکەی هەوڵی داوتویتی من باڵاپۆش دەبم من خۆم برادری خۆم ماڵەوەیان هەمویان ئەلمانیە ینی بەڵام شتەکە وای لێ کردووە دینی ئیسلام وای لێ کردووە خۆشەویست بۆ ئەڵێ بە ماڵەوەم ئەلمانی بێ بە ینی پرۆژەکەی ئیسلامی بە بەڵام من هەر بەشداری ئەەکەم کە ئەمە فەزلێکی خودای گەورەیە بۆ ئێمە و پاشان بۆ هەموو خوشکانی دەفەرەکەمان کە سوپاس بخوا زۆر بەباشی بەهاناوەمان هاتن و ناوێکی یەکجار زۆریش نووسرا بوو. زۆر باشە خات و سیمە دووبارە بەخێر بێت. هەستان چۆن بوو کە خۆت و برادەرەکانێک کە لەم پرۆژەیەدا بەشداری دەکەن و دەمەوێت بزانم دقیقتر خێزانەکان ڕۆڵیان چێ لێرەدا تا چەند دەبنە
هاندان و پاڵپشتیکردنی خوشکان و منداڵەکانیان کە بەردەوام بن لەم پرۆژانەوە چۆنەڵی خۆشەویستی بکەن ئەم پرۆژە بە شتێک بە زۆر ئەم پرۆژەیان پێ بکەن یاخود بڕیاری باڵاپۆشیان پێ بدەن. سەرەتا بە ناوی خی گەورە و میهرەبان زۆر سپاسان دەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە لە ڕاستیدا من هەستێکی یەجگار خۆشم هەبوو کاتێکە من یەکێک منۆپۆ لە خوشکانی کە بەشداری فیستیڤاڵی شکۆی باڵاپۆشیم کرد هەستم بە خۆشی و ئارامی شانازی دەکرد کە بەشدارم یەکێک لە شکۆداترین فیستیڤاڵەکانی ساڵ کرد کە فیستیڤاڵی باڵاپۆشی بوو لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەوەی ڕاستی من هەستێکی زۆر خۆشم هەبوو کاتێکە بەشداریم کردووەکێک بووم لەوانەیە کە ڕێگەی باڵاپۆشیم هەڵبژاردبووم بە کەسێکی حیجاب ڕۆڵی خێزان کردن یاخود لەبوونی کچان بە حیجاب ڕۆڵێکی زۆر گرنگە چونکە دایک و باوک یەکەمین مامۆستای قوتابخانەی کۆمەلگانەکە قوتابخانەکەش قوتابخانەی خێزانە من وەکو خۆم دایک و باوکم هەندێکی یەجگار زۆرم بوون بۆی بوون بە کەسێکی باڵاپۆش لێرەوە دەستخۆشیان لێ دەکەم هیوای تەمەندرێژیان بۆ دەخوازم و ئینشەڵڵا سەرکەوت دەمنە تاوی ژانیاندا و هەروەها بینینی کۆمەڵی خول و دەوراتی پەروەردەی کاریگەریکی باشی لەسەر من هەبوو بۆ ئەوی بێمە ناو پرۆسەی باڵاپۆشی بوون بە کەسێکی حیجاب و بینینی کۆمەڵێک کەس کە بەڕاستی کەسی نمونەیەن کەسێکن کە دەبێت شانازیان پێوکێک ئەو کۆمەڵە کەسێکی حیجاب و باڵاپۆشن ئەوە هەندێکی سەرەکی منیش بوو تا بووم بە کەسێکی باڵاپۆش و هەروەها باڵاپۆشی هەڵبژێرم. خوا لەشتان ساوی خۆی گەورە بەردەوامی و سابتی بە هەمومان بەخشەیە خات و پەنا تۆ چۆن بەشدار بووی واتە ڕەنگە ئێستا خانمێک لە ماڵەوە ئەم دیمەنە ببینێویش پێی خۆش بێ بێتە باڵاپۆش بەشداری جالێکێکی لەم جۆرەکانی یەکەم جار چۆن لە ماڵەوە بووی لە ڕێ هاوڕێکانتەوە چۆن زانیت بەشداریکی سەرەتا چویتە دەرزەکانەوەگە بۆمان باسکەی تۆ چۆن چویتە ناو پرۆژەیە؟ سەرەتا بەنای خۆی بەخشندە و میهرەبان بێگومان پێشەم شتێک دەستخۆشی لێوە دەکەم بۆی کە بانگەشتان کردین بۆ ئێرە پێشەموو شتێک من پێویستە سپاسی خی گەورە بکەین بۆ ڕێنموری کردوین بۆ سەر ئاینی پیرۆزی ئیسلام و دوایش ڕێنمونی کردوین بۆی ببین بە کەسانی حیجاب و باڵاپۆش بێگومان باڵاپۆشی یعنی ئینسان کاتێک کە کارێکی باش دەکات لە دنیادا بێگومان ئێمە کاتێک کە باڵاپۆشی دەکەین چاوەڕێی پاداشتەکەی لە بەندەکانی خواوە ناکەین چاوەڕێوە دەکەین کە ئینشاءڵڵا خۆی پەروەردگار لە ڕۆژی دواییدا بە بەهشتی پان و بەرنج پاداشتمان بداتەوە لەبەرەوەی ئێمە ئەو شتێکە دەیکەین لەبەر خاتری خودی پەروەردگار دەیکەین نەک لەبەر خاتری شتێکی دنیای و لەبەر خاتری کەسانی دەوروبەرمان بەڵام کاتێک کە ئێمە دەبین بە باڵاپۆش بێگومان حەزی ئەومان هەیە کە کەسێک هەبێ دەستخۆشیمان لێ بکەم کە کەسێک هەبێ زیاتر هەنمان بدەم کە کەسێک هەبێ زیاتر ڕێنمونیمان بکەم واز پێویستە لەسەرمان کە دەستخۆشی لە ناوەندی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ئۆفیسی ڕانیە بکەین بۆ ئەوەی کە ئەم فیستیڤاڵە جوانیان سازدا بۆ ئێمە بۆ ئەوەی کە زیاتر هەنمان بدەن زیاتر وامان لێ بکەن کە حەز و خولیەمان بۆ باڵاپۆشیەکەمان بچێ زیاتر وامان لێ بکەن کە ئەو باڵاپۆشە بە عیبادەتێک بزانین نەک بە تەقلیدێکی ناو کۆمەلگاکەمان و پێویستە دەستخۆشی لە کۆمەڵی دادگەری بکەین کە پێش هەموو شتێک پێشەنگێکی زۆر باشی ئێمە بووە بۆەوەی بەکردنەوەی ئەو خولانە کە لە ڕێکخراوی قوتابیاندا دەکرێتەوە بەکردنەوەی ئەو دەوراتانە کە زیاتر هەنمان دەدا بۆ سەر ئەتە بەشداریکردن لەو کول و دەوراتەی کەوا با بڵێن بە درێژایی ساڵیان وەرزانە هەیە لە کاتەکان ئیدیەوە ینی پاڵنەرێکی باش بۆ یاخۆت چۆن داوا لە هاوڕێکانت دەکەی کە بەشدار من ڕەنگە بڕیاردانی باڵاپۆشی ڕەنگە کەسێک گەسا زۆر قرس بێ بڵێ من ڕەنگە نەتوانم یان بۆ خانمێک یعنی ئەو قۆناغانە بەرەبەر بۆ یانیش بتوانن هاوشێوەی ئێوە بەشداری ئەو چالاکیانە بن. کاتێک کە تۆ دەچی بۆ ناوەندێک یان دەچی بۆ دەورە خولێک تۆ کە لەو ناوەندە و دەورە خولەدا زیاتر ئاشنای ئاینی پیرۆزی ئیسلام کرای کە زیاتر ئاشنای باڵاپۆشی و عیبادەتەکان کرای یعنی حەز و خولیایەکی جیاوازترت بۆ دروست دەبێت سەبارەت بە باڵاپۆشیەکەت و بێگومان ئەو دەورات و خولانەش زۆر تەئسیریان هەیە لەسەر ئینسان چکە لەوانەیە تۆ لە سەرەتادا عەقیدەیەکی تەواوت پێی نەبێ لەوانەیە تۆ لە سەرەتادا بە شتێکی هەکەزایی بزانی هەروە بزانی کە تەقلیدێکی ناو کۆمەڵگایە بەڵام تۆ کاتێک کە دەچی بۆ ئەو دەوراتانە دەزانی کە ئەوە عیبادەتێکە وەک چۆن نوێژ لەسەر ئافرەت فەرز کراوە بەمە شێوە حیجاب و باڵاپۆشیش ئەسەری فەرز کراوە یعنی تۆ ئەو کاتاس بە پرسیارەتی ڕۆژی دواییشت دەکەی ئەوەش دەبێتە هەندێکی زۆر باشت بوو ئەوەی کە ببی بە باڵاپۆش و بێگومان بوون بە باڵاپۆشیش پێویستی بەوە هەیە کە عەقیدەت هەبێ و ئینشاءڵڵا عەقیدەی وئینشاءڵڵا هیوا دەخوازم کە هەموو ئافرەتێک ئەو عەقیدەی لەلا دروست ببێ بۆ ئەوەی ببێتە باڵاپۆش و ئینشاءڵڵا ڕەزامەندی خۆی پەروەردگار بەدەستبێنێ. دەستی خۆش مامۆستا بایز دێم و لای بەڕێزت ڕۆژێکیان لە شاشەی پێیان گوێبیستی کەسێک بوو لەناو بازارە باسی لەوە دەکرد کە
ئەگەر کۆمەڵی دادگەری هیچی نەکرد بێت بۆ کوردستان توانیوێتی لانی کەم لایانی پەروەردی و لایانی ئەخلاقی کچەکان و خوشەکان و دایکانمان بپارێزت وای کردووە کە شەرەفیان پارێز وای کردووە کە ئەو پەروەردەی بەخشت بە ئەندامەکانی خێزانمان کە ڕوو لە باڵاپۆشی بکەن درۆ نەکەن دزی نەکەن خیانەت نەکەن کۆمەڵی بابەتی جوان هەیە لەم بابەتانەدا لە سێکتەرەکانی ژیاندا کۆمەڵی دادگەری تا چەند کاریگەری باشی هەیە کە وەک پێشتر مامۆستا ڕێبواریش ئاماژەی بەوە کرد کە زۆرێک لە میدیا و زۆرێک لایانی دیکان کە هەوڵی بە لا ڕێدابردنی کۆمەلگا دەدەن لێرە ئەرک و واجبی کۆمەڵی دادگەری چییە؟ گوێبیسی خەڵکێک دەبین بۆی کە حیزاب فەرز نییە واجب نییە و ئێستا کاتێەوە نییە کە ئێمە بین باسی ئاەتەکان و فرمودەکان و باسی تەواوی ئەو مەوزوعەوە ئیتیفاقی لەسەرە کە هیچ خلافی لەسەر نییە حیزاب فەرزە واجبە لەسەر ئافرەتانی موسڵمان کە بیپۆشن سەبارەت بۆ بەلە و شوبهات دووزەکە لەناو خەڵکدا کە وڵا ئەمە بۆ کاری حیزبیە ئەمە بۆ ئەوەیە کە بۆ مەسەلەی دیعایەتی هەڵبژاردن ئەوانەیە ئەمە بەڕاستی گوێگرتن لەوانە هیچ بەهایەکی نییە ئەمە گوێ بەوانە نادەین کۆمەڵی دادگەری بڕیاری داوە کە لە ناو مجتەمع و کۆمەڵگاکەی خۆیدا کاری باش ئەنجام بدە خزمەتی میلەتەکەی خۆی بکە لە هەموو ڕوانگەکانەوە نەکات تەنها لە ڕوانگەی باڵاپۆشی ئەی بۆ نایە بواری هاوکاریکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەت و لە قەوماو کە لە هەموو سێکتەرەکانە ئێمە خەڵکی بێباو خەڵکی هەتی و بێوەژن و ئەوانە هاوکاریان دەکەین دەستباریان بۆ دەگرین و نەحەقێکی تری زۆر دەکرێت بەرامبەر بە حیزبە ئیسلامیەکان و بەتایبەت ئەکسەریەتیان من حەز ناکەم هەر ناوی یەکێک ئەحزابی ئیسلامی لەگەڵ خەڵکی تر کە دەڵێن وەڵا جا فەرقی چییە جیاوازی چییە نەخێر ئەوەی کە ئێستا دەیبینن لە شاشەی پەیام و لە ئیعلامی عالەمی شەکە لە زۆرێک لە شوێنەکانی ئەمەی بڵاو کردەوە ئەمە بەرهەمی بنکە و بارەگا و ڕێکخراوەکانی کۆمەڵی دادگەریە کە ئەمڕۆ ئەمە دەبینینەوە خەڵک لە فیسیڤالێکی ئاوادا کۆ دەبێتەوە و خۆشحاڵی خۆی دەدەبڕێ و خەڵات دەکرێت و ئەمە ئەو شایعات و بانگەشەی هەڵبژاردن و ئەوانە بەخوا ئەمە دوورە لە ڕاستیەوە و ئێمە گوێ بەوانەش نادەین وەلا یخافونە لەومەتە لایم لە لۆمەی لۆمەکاران ناترسین خەڵک چمان لەسەر بابڵ ئێمە کاری خۆمان دەکەین ئیشی خۆمان دەکەین بەردەوام دەبین لەسەر ئەو پرۆژە و مەشارێ و لە ئایندە و داهاتوودا پشتیوان بەخوا بڕیارمان داوە لەگەڵ میلەتەکەی خۆمان لەسەر خەت بین لە ناو ماڵەکاندا دەرس و دەور هەبێ لە مزگەوتەکان هەبێ و ڕێکخراوەکان بەردەوامە لە خزمەتکردنی گەنجان و چینی تازە پێگەیشت و خەڵکی تر کە هیچ بەرنامەیەکی نییە بۆ چین و لاوانی تازە پێگەیشت و ببینە وڵات هەمووی وێران بوو هەمووی ڕۆی خەڵکە موسەری خۆی هەڵدەگرێت بەڵام ئێمە باوەش بۆ خەڵکی دەکەنەوە کە باوەشیان بۆ دەکەینەوە بەتایبەت دەڤەرەکەی ئێمە دەڤەری ڕاپەڕین کە باوەشمان بۆ 1650 باڵاپۆش کردەوە کە لە خزمەتیان دابین و ڕێزلانیان بۆ بکەین و دەستخۆشییان لێ بوو لێرەشەوە من سوپاس یەک بەیەکی ئەو خوشکانە دەکەم کە بڕیاری باڵاپۆشییان داوە سوپاسی مامۆسایەکان دەکەین کە شەو ڕۆژیان خستۆتە سەریەکە لە دەرس و دەور ماندوو نابن هەمووشی خۆبەخشیە دڵنیا بن ئەو پرۆژەیە کە ئێستا ئێمە بە ئەنجاممان گەیاندووە هیچی لەسەر ئەوە هەمووی بە خەڵکی خۆبەخش و خەڵکی خواپێدا و ئەوانە هاوکاری ئێمە کردووە بۆیە لەناو هەر میلەتێکە خەڵکی خواپێدا و خەڵکی بەخشین بەردەوام بێ دڵنیا بە ئەو پرۆژە و کار و مەشاریعانە بەردەوام دەبێت پشتیوان بەخوا ئێمەش بەردەوام دەبین و بەڵێنەکە داومانە بە میلەتەکەی خۆمان تاوەکو ئەو ڕۆژەی دەگەڕێنەوە بۆ لای خۆی پەروەردگار بەردەوام دەبین لەسەر کار و خزمەتنی میلەتەکەی خۆمان ڕێبوار دەوێت شتێک لە تۆ پرسم ئێستا بۆ بە نوکتەش ماوەیەکە دەڵێ مەسئولێکی ئەم یەکێک لەم حیزب دەسەڵاتانە بەڵام ئەلمانیەکانیان دەستی دوو مناڵەکەی کرد و چوو وەرەگایەکی کۆمەڵ و توی کاکەخوا من دەنگ نادەم بێەوە بەڵام مناڵەکانمە دەمە دەزێەوە با لە ماڵی شۆسەری تەلەڤیزیۆنەکانیەوە دەکەن لایەوە بێ و پڕ بۆ فستیڤاڵ و شکۆی باڵاپۆشی و یاخود فستیڤاڵە باڵاپۆشەکانی بن بەڵام لەولاوە بۆ فستیڤاڵی ڕەنگەکانی بن ئەمیان باشتر ئەگە حتا ئەگەر بشی خەڵەتێنن دەمەوێت لەمەوە بزانم ینی چەند گرنگە خەڵکی ترم هۆشیارە گشتێ دروست ببێت کاتێک کە خۆشیان ئەوانەی کە دژایەتی حتا لانی سیاسی شۆگەرس نامێ بابەتەکە سیاسی بێت چکە بەڕاستی پرۆژەیەکی نیشتیمانیە بینم جۆرە پرۆژانە کە چەند گرنگە ئەم هوشیارە بڵاو بێتەوە ئیدی خەڵک بزانێ مەسەن هیچ پرۆژە ئەگەر سیاسەتی حیزبەکانیش نەبینێ با پرۆژەی حیزبەکان ببینێ ئەمان چی دەکەن و ئەوان چی دەکەن بەفعلی ئەو بابەتە زۆر باز دەکرێت و پێم خۆشە بزانم کە هەرم بابەتەی ناکە سەنات باسەکەی بەفعلیەوە هەیە و
زۆر کەسی دیکەش بیستمانەتەوە کە ڕەنگە نەتوانێت سە تەلەڤیزیۆن دەستخۆشی بکات بەهۆی پیشەکەیە بۆی پلەکەیەوە بەهۆی هەر هۆکارێک بێکە بڵێن نەتوانێت بەڵام بەڕاستی بەکار و پرۆژەکانی خەڵکی دیندار و خەڵکی خێرخواست زۆر دڵخۆشە واگەر بۆشی بکرێت پاڵپشتی ئەم کاران دەکات و ئامادەشە کە منداڵەکانی خۆی تەسلیمی دەستی ئێمە بکات چونکە دەزانێت کە لە دەستێکی ئەمیندایە ئەو ئەمین و ئەمانەتە بەڕاستی متمانەیەکی زۆری بە خەڵک بەخشیوە کە بەفیعلی ئێمەش خۆمان لە ناوەندەکان و ئۆرگانەکانی کۆمەڵدا لە سنووری مەڵبەند خەڵکانێکەیە کە وەکو پرۆژە لەگەڵ ئێمەدا نییە وەکو دەنگدەر لەگەڵ ئێمەدا نییە وەکو کاری سیاسی کۆمەڵ نییە بەڵام منداڵەکانی هێناوە وەکتێتی مامۆستا بەخوا بەس متوانم بە ئێوە هەیە بەس متوانم بۆ بارگا هەیە بۆ خەڵکی هەیە کە دەزانم شتێکی فێر ناکەن زەرەری خۆی بێت شتێکی فێر ناکەن زەرەری ماڵەکەی بێت شتێکی فێر ناکەن زەرەری ئایندەی خۆی بێت کە متمانەیە بەڕاستی بۆ ئێمە زۆر زەی شاناسیە لەو بەڵبەتەشیت بەتەکی لە پرسیارێکی زۆر قورسە بەڵام ئەو متمانەیە وا لێ دەکا کە تۆ دڵ بێشەکەی خۆت خۆش بێت وا لێ دەکا کە بەفیعلی ینی پێت دەڵێ کە لە سەرگاکە ڕاستی تۆ وا لێ دەکا کە پێت بڵێ ئەو ئەرکەی کە تۆ دەست داوەتێ ئەرکەشی پیرۆزە ئەرکی پێغەمبەرانە ئەرکێکە کە خەڵک حەسوودی پێدە بۆی کە بتوانێت تۆ خزمەتی میلەتەکەی خۆی پێ بکات لەو قسەی کاکبازی ینی لە کۆتاکەیەوە دەمەوێت ئەو قسەش بکەم کە ئەم پرۆژەیە بە هاوکاری خێرخوازان ئەنجام درراوە لێرەوە سوپاسی یەکبەیەکی هەموو ئەو خێرخوازان دەکەین کە بە هەر بڕێک بە هەر شتێک بە هەر هاوکاریەک هاوکاری ئەو پرۆژەی کردووە چون ئەگەر ئەوان نەبان بەڕاستی ئەوکو خۆمانلانە نەماتوانی بە ئەو پرۆژە گەورەیە بۆ حەزم و بۆ گەورەیە ئەنجام بدەین چونکە خۆتان دەزان کە کاروباری کۆمەڵی دادگەری لە ڕووی مادیەوە بە تایبەتی چەند ساڵێکە قەیرانی هەیە لە ڕووی مادیەوە بودجەی بڕاوە بۆیە هاوکاری خێرخوازان و پاڵپشتی خێرخوازان بۆ ئەو پرۆژەی ئێمە جێگەی شانازیەوە جێگەی دەستخۆشی ئێمە لێرەوە زۆر سوپاسیان دەکەین خۆی گەورە پاداشتم داتەوە و ئەو قسەی کە جەنابشتان باسان کرد بە تەکید ئەو متمانەیە زۆر هەیە و بەرپرساتێکی زۆریش بۆ ئێمە دروستکرە بەڵام ئینشاڵڵا ئومێدەکەی کە لە ئاسی ئەو بەرپرساتدا مەلا بایز بکاک ڕێبوار مامۆستایانی زۆر بەڕێزی خوا بەخێوێن لەشتان ساغ بێ سپاس بۆ بەشداریکردنتان سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان دەستان خۆش بێ ئێمەش سپاسی دووبارەمان هەیە بۆ ئێوە خۆی گەورە پاداشتان داتەوە سپاس بەڵازان دیبێتێگەی لەسەر پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان ڕاستەوخۆ کەناڵی پێیان و پرۆژەیە دەگوازێتەوە بینەری دەبین. دەبێ بڵێن ئایا هاوسێکانمان لەگەڵ بوونی دەستورێکی لەو جۆرەی کەمانەوێ ڕایان چییە؟ چکە تۆ بڵێیت وڵاتان ئەجیندای خۆیان نەبێ و وجودیان نەبێەوە هەن تایبەت ئێران و تورکیا هەن و وجودیان هەیە و ئەوە حەقیقەتە و سیاست مەدارە گەورەکانش خۆیان ئەزانن منە ماوەی نمونە یەکەم بیست تیان ئەو کاتێ وا زامێزەکانی PMFیان پێوتەوەی تورکیا دوای سیوەکی ئاب کە هاتن و بینی ێزەکانی یەکێتی و پارتی و تیان نوێنەری تر بڵێن پێم نوێنەری پارتی و یەکێتی چوون یەکێکیش نوێنەری مامجلال بۆ نازانڕۆ برادران یەکێتی ێزان ڕاستەم قسەیان نا ئەڵێ جیازی کردووە ئەو نقطەی دیاری کراوە PMF تورکیا بڵێن هاتووەتە پێش بەرەو لای سلێمانی هاتووە سەرش ڕازی نەبووە جیازی بۆ مامجلال کردووە توێتی وڵاوە ئاوا یانەوە بێنە پێش نقطەکە بێت لە پێش نقطەی نێوانمان تر بۆی شەرح کردوە تێ کوڕم ڕازی بە دوای چووەتەوە تێ بۆ ڕازی وتەوە ئەوەی اتفاقی چاڵدێرانە و خەتە لە نێوان هەردوو وڵاتە جا ئێمەش لە پرسێکیاوە هەستیارە دەبێ خەڵک بپرسێ ئایا ڕای ئەم دوو وڵاتە چییە؟ ئایا دەستور عەدالەتمان بۆ بەدی دەهێنێت لەگەڵ ئەو هەموو مەترسی و ئاستەنگاندا کە باسمان کرد چونکە العەدالە ئەساس الحوکم ئەوەیش مەترسیەکی خەڵک و هێز و لایەنە سیاسیەکانە ئایا عەدالەت بەو دەستورە دێتە دی بۆیە من لەم تەوەرەدا بە ڕای خۆم لێرە ڕای خۆم باسەکەم ڕای کۆمەڵ دوایی بە ڕەسمی دەری دەبڕن بەڵام ڕای خۆم دەخەمە پاڵ ئەو ڕایانەی کە دەڵێن گەر هەرێمێکی دەستوریمان دەوێت با پێشتر دامەزراوەکانمان بە نیشتیمانی بکەین و لەگەڵ خەڵک ئاش ببینەوە
ئەو کات دەیسەلمێنین کە بەڕاستی دەمانەوێت هەرێمەکەمان ببێتە هەرێمێکی دەستوری نەک بکەینە خاوەن دەستور. طبعا ڕای ئێمە لەسەر ئەگەراتە سەر ئەوەی ناوەڕۆکی دەستورەکە ئێمە 5 ناونیشان من ئەرە خوێنمەوە بەڕاستی چکە پێم وانیە جارێک کاتیەوە بێ وەکو برادران باسییان کرد. یەکەم ئاینی پیرۆزی ئیسلام پێگەی لە دەستوردا دەبێ دیار بێت. ئەویش تەوان بەو شێوەیەی کە هەمومان لێی تێبگەین و نزیک بێت لە هاودەنگیەکەوە ئەوەیە کە ئاینی فەرمی هەرێمی کوردستان ئیسلامە و سەرچاوەی سەرەکی سەرچاوەی ئەساس سیاسەدانانە و نابێت هیچ یاسایەک دەربچێ لەگەڵ دەقێکی شەرعی نەگونجاو بێیان دژ بێ و مامۆستانی قانون و مامۆستانی ینی شەزانن قاعدەیەکی فقی هەیە کە لا اجتهاد فی مورد نەص دەقەکانیش دیارن و هەر دەقێکیش تەوان مشتومڕی لەسەر بێ و توانێمە بۆ لژنەی باڵای فتوایە بە شێوەیەک دەستنیشان کرێ بۆ کوێ گەڕێنەوە بۆ شەرحکردنی. لەگەڵ ئەوەی ئەم دەستورە مافی کەم نەتەوایەتی تر و کەم ئاینەکانی تری کوردستان دابین بکات. دوو ڕێخستنێکی هاوسەنگ و هاوچەرخ بۆ دەسەڵاتەکان لە هەرێم. سێ ماف و ئازادیەکانی هاوڵاتیان بەرجەستە کات. چوار چارەنووسی ناوچە دابڕا و جێناکۆکەکان باسی لێوە بکرێت. منەزان بەدەستێمە نییە یەکلایکەینەوە، بەڵام پێم وایە کە بە پێی دەستوری عێراقی پێوتراوە ناوچەی جێناکۆک واتە ئێمەش حەقی خۆمانە لە دەستورەکەی خۆمانە ئەو هەموو ناوچەیە کە تایبەت لە دوای ڕیفراندۆم لە دەستماندا ینی لە دەستورە وەکو وەفایەکیش بە ئەو خەڵکە ڕەشوڕوت و ئەو خەڵکەی کەوا لەوێ کوردن و وەکو ئێمەن و بەشێکی کوردستانە هیچ ئاماژە نەکردن پێی شتێکی خراپە و دوجار سیستەمی حکومڕانی پەرلەمانی بێ و ئەرکی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی ئەرک و مافی بچەسپێنرێت لە ناو دەستوردا. زۆر سپاس. دەقەکە بۆ برادران. سپاس.